ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی هیوە خۆشحاڵم ڕاستەوخۆ لەگەڵتەنە دەبین ڕۆڵی هێزە چەپ و کۆمەنیستەکان لە کوردستاندا. بابەتی ئەم شەومانە بە میوانداری بەڕێز عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمەنیستی کرێکاری کوردستان گفتووەکەین لە بەرنامەدا سەبارەت بە کۆنگرەی پێنجی حیزبەکەیان. بەڵێ کاک عوسمان بەخێر بێن. سەرچای من زۆر سپاس هاوڕادی. لە ماوە ڕابردا کۆنگرەی پێنجی حیزبتان بەست، حیزبی کۆمەنیستی کرێکاری کوردستان. دەکرێت باسێکی کورتی ئەو کۆنگرێ ما بکەن؟ چی گوزەرە ناو کۆنگرە؟ چۆن بەڕێوە چوو؟ کۆنگرە لە هەلومەرجێکی سیاسی کە بە تایبەتی لەناو کۆڵی کوردستانە تەکید لەوە کراکە ئاڵوگۆڕێک بەڕێگەوەی لە هەلومەرجی سیاسی ناوچەکە و عێراقیش بە تایبەتی و کاریگەشی لەسەر کوردستان و لە هەمان کاتە دۆخێک کە ناڕەزایەتەکانی خەڵک بە فراوانی لە ئاسێکی ڕێکخراوترە ڕێکپێکترە لە ئینسجامترە کە لە تەواوی کوردستانە لە بەرامبەر هەردوو سڵاتی سیاسی چێتی و پارتی ناڕەزایەتێکی بەفراوان کە ئاسی ئەوەی دروشمی ئەساسیەکەی بۆتە ڕوخانی ئەم دەسەڵاتە. ئەمە داخوازیەکەەوە لەبارەی عملیشەوە خەڵک ئەگەر مەسەرم بۆ موچە هات پێێتە سەرجادە بۆ داخوازەکانی مامۆسایان بۆ داخوازی کارەبا بۆ حەت مەسەلێکە هاتن ناڕزاتیان دەبڕی بێ بۆ داواکردنی خزمەتگوزارەکان بێ، بەڵام لە پاڵیا هەمیشە دروشمی ڕوخانی ئەم دەسەڵاتە مەسلێکی ئەساسی بوو، ینی هەموو مانایەکی ناڕزایەتی ئەوەی پێ بووە. وەک کۆنگرەی ئەمە زۆرتر لەو بارەیەوە کە دۆخ ئەمە دۆخی ئەسەی کوردستانە ئامادەی حزب خۆ ئامادەکردنی حزب لە راپۆرتەوە لە هەلومەرجی سیاسیەوە لە مانبێسی حزبەوە لە بەدیلی دەسەڵاتەوە ئەو مەسەلە ئەساسیانەی کە پێویستە بۆی کە سەنەدی لەسەر کۆکرایەوە سەنەدی لەسەر نووسرا و لە کۆنگرای دەنگی پێیا تەکی لەسەرەوە کرا کە بۆ بەهێز خۆ ئامادەکردن بۆ بەهێزکردنی ئەو ناڕزایەتیانە، خۆ ئامادەکردن بۆ ڕاماڵینی دەسەڵاتی ئێستا، خۆ ئامادەکردن بۆ بەدیلێکی دەسەڵات لە بەرامبەر ئەمێکی ئێستا هەیە. ئەم تەواوی سەنەدەکان پاچێژێبوون لەم بابەتە، تەواوی باسەکان لەناو کۆنگرە بەشداربووانی کۆنگرە هەتا بە میوانەکانیشەوە زۆر پێداگریان لەسەر ئەم مەسەلەی کردووە. جۆرەکە ئەفوان پرسیارێک کۆنگرەکەتان کراو یان داخراو بوو؟ چکە جارانیەوە کۆنگرەی کراوەتان دەبەست هەموو کەسێک دەیتوانی بەشداری بکات. ئەم جارە کۆنگرەکەتان کراو یان داخراو بوو؟ نەداخراو بوو نەکراوە بوو، وەسە میوانی توانی بێت تا کەسێک تەڵەبی کرای توانی بێ، بەڵام بەمان ناوەی کە بیخەینە سەر سایت ئەومان نەکرد، ئەو کارەمان نەکرد، بەڵام شوێنەکەی دیاری کراو بوو بە پێویستان نەزانی بە پێویستان نەزانی بۆی کەەوە کارێ بوو کە کۆنگرەی بوو بە تایبەتی کۆنگرەکەمان دوا کەوت بوو چەند ساڵێ بوو دۆخەت لەبەر دۆخی کۆرۆنا لەبەر دۆخی هەنێ مەسائلی تر کە تایبەت بوو بە ناوخۆی خۆمان پێویستمان نەزانی کە بڵێن کراوە بێ، بەڵام باسەکانی بڵاوەکەینەوە ئەوانی کە ئەنجامگیریانی کە لەو باسانە بەدەستگەیشتووە، ئەوانی کە بڕیایی لە سەیراوە لە کۆنگرای هەمووی بڵاوکرێتەوە وڵایش کراوەوە لەسەر سایتی حزب زۆربەی هەیە. لە ناو کۆنگرە چی شتێکی تازەتان نەبوو کە لە کۆنگرەی چواردا نەبوو بێت؟ یعنی شتی تازە چیتان پێ بوو؟ وەکو پێم وتی پاچێجێ بوو لە باسەکانی یا سەنەدەکانی بۆی کە خۆ ئامادەکردن بۆ ئەو ئاڵوگۆڕانی کە بەڕێگەوەی بۆ ئەو دۆخە سیاسی کە ناڕزایەتیانی کە خەڵگەیە هەنگاوی چوونە پێشەوە ئامادەکردنی حزب بۆ
بۆ هەلومەرجێکی سیاسی کە وەکو بەدیلی دەسەڵات دەکەوێت وەکو یعنی لە کۆنگرێ پێشی داوت ئەوانتان تەرح نەکردبوو تەرح جیایە و باری عملێکی جایە لەبارێ مەسەن هەموو وەختێک ئێمە خۆمانەکو بەدی دەسا تەرحکەین ئەوە شتێکی بەڵگەنەویسە بەڵام ئەوەی کە لەباری واقع ئێوە وعملەن هەلومەرجێکی سیاسی لەبارە مەسن لە کۆنگری چوارە ئەو ناڕزاتیانی ئێستا لە کۆنگری چوارە نەبوو بەم شێوەی ئێستا بەم فراوانی ئێستای بەم دروشمانی کە ئێستا هەیەی بۆ ڕادیکالەتی کە ئێستا هەیەی مەسەرم دەورانەکە ناڕزایەتی بووێ مەسەرەن هێزی ئیسلامی دەوریتیا بووە گۆڕان دەوریتیا بووە وەکە دەخالەتی ئەحزابی تری دەخیلتر کە مەسەرەن بە زۆرتر لەژێر ئاسۆی ناسیۆنالیستی و ئیسلامی سیاسە کاریگەری هەرچەند ناڕزاتەکان لەگەر داخۆزەکانشان بەرهەق بووێ بەس هێزە سیاسەکانی تر توانیانە بەکاری بێنەوە ڕۆڵیان نەماوە لە بزنەوە جەماوەریانەیە زۆر کاڵ بۆتەوە مەسەن ناڕزاتەکان سربەخۆترن ڕادیکالترن پێشڕوترن و ڕێکخراوترن و مەسەرەن بڵین هەتا ڕابەرانی ئەو ناڕزاتیانش جێگەڕێکی خۆیان هەیە و کەسانێکن کە ئەناسرێنەوە کەسانێکن کە دەوری ئیجابین و دوورن لە ئاسوی ناسیۆنالیستی و ئاسوی ئیسلامی سیاسی ناپەیوەستن بە دەوری ئەو ڕێکخراوانی کە لە هەمان چوارچێوەی دەسڵاتی سیاسی ئێستا کارەکەن کاک عوسمان هاوڕە عوسمان 5 کۆنگرێ سکرتێری حیزبە لە کارەکانی خۆت ڕازی بوویت لە ئەندامانی کۆنگرە پرسی لە ئەندامانی کۆمیتە ناوەندی پرسی تۆوەکو خۆت ئەگەر هەڵسەنگاندنێ بۆ کارەکانی خۆت بکەیت لە ماوەی ڕابردوودا لەوەی کە هێشتنەوەی حزب دۆر بینن لە حیزب مانەوەی حزب ڕاگررتنی حزب ڕاگرنی اختلافاتەکانی حزب لەو بارەی من توانیمە بەڵام بوو لە ماوەی کۆنگرەی 4 و کۆنگرەی 5 لە ئەندامگیریە لە جەماوەریە لە ڕێکخراوەیە چی شتێکی تازە و سەرکەوتوتان هەبوو سەری پێشم تاواکمە ئەوشی بۆ جوابێمەوە ئەوەی کە من و کۆکو ئەڵێم لە ڕاگررتنی وەزی حزب لە ڕاگررتنی تەشکیلاتی حزب لە ڕاگررتنی ئۆرگانەکانی حزب لە ڕاگررتنی ڕابەری حزب بە هەموو اختلافات و بۆچنەوەکە هەبێ لەو بارەوە ڕازیم بەڵام لەو بارەوەی کە حزب لەناو کۆمەلگا لەناو کۆمەلگا باتە پێشەوە ئەوە نەک من کولی ڕابەری حزب بەرپرسین پێکەوە لەسەری کە ئەو جێگە و ڕێگەی کە حزب لە مقابلی دەسەڵاتی سیاسی ئێستاە لە مقابلی یا لە بەرامبەر ناڕزایەتەکانی ئێستایا لە پەیوەند بەڕێخستنی هەر بزوتنەوەی کرێکاریەوە نامنەوە کەم و کوڕێکەوە بێ هەڵبێن هەمیشە بێ هەڵبێن پڕیکەینەوە بەڵام لە نێوان هەردوو کۆنگریان شقاقێکتان کرد لە ناوخۆتان جیابوونەوە وەکو شقاقی سین ئێمە نەبووین حزبی عێراق بوو فەرقی چییە خۆ کورد کۆنگری خۆی کۆنگری خۆوانێ ئەدامی خۆی و سەرکرداتی خۆی و سەرکرداتی خۆوانێ یعنی بەرپرس لەناو حزبی کۆمەتی کرایی گوزارە ئەوانەی دەرچوون لە حیزبی کۆمەنیستی کرێکاری کوردستانە ئەندام نەبوون ئەندام بوون واسی هەیە لاقی بۆ نێوازیانە ناو لە حزب هۆکاری چی بۆ ئەنجیابوونەوە بەشێکی بێ ئومێدیە بەشێکی بۆ چوونی جیاوازە بەشێکی لەوەیە کە ڕێگەیشکە بۆ خۆی هەڵبژێرێ بەشێکی لەوەیە کە ژیانێکی تر بۆ خۆی هەڵ هەرکەس بە جۆرێ هەر کەس وینێکی هەیە بەڵامەوەی کە شتێکی بارز لەناو حزبی کۆمەتی کرێکاری کوردستانە بارز بێ معنا پێیاکە بکێتە تەقابولی حزبەوە بۆ معنایانە بۆوانە لە ناو حزبی کۆمەتی کرێکاری کوردستانە جیابوونی لەو شێوەیە نەبووە بەڵام ئەوەی ڕۆتینی هەموو ئەحزابێک خەڵکی لێجیاب تولی بەسەن جاریوە لە ئەحزابە لە دەسەڵات نزیگە بنەوە جەمعێگەڵ پێی واژنێ پێ دەسات و هەزە حزبەکەیێنێ لە هەموو تاکتیکێکە لە هەموو مەتینێکە قۆناغەکە مەطرحە جاروە مثلا جاروە حزب کەسانێک لە زەعیفیا بەکارن جێکە جارە کەسویان لە بوونی تاکتیکێکا کە حزب بەکاربیێ بەکاری بێنێ هەموو بۆ هەموو حزبێکی سیاسی بۆتا مەسەن ئەوتا لە ناو هەموو حزبانی کە لە ساحی سیاسی کوردستانان جیابوونەوە ڕۆیە واسێدان ڕۆیە ئاڵوگۆ ڕۆیە ئەوە ئێمەش هیچ وەکو حزبێکی سیاسی کە حزب بە معنای حزبێکی سیاسی ئەگەر چەپێکی مەحفەلی نەبین چەپێکی ئەزانیتون ئەوانەی کە مەحفەلین ئەوانەی کە سەرناوە بە سەرێکەوە لەسەر ئایدۆلۆژیە ڕێکەوتون ئەوانە هەپڕگە 20 ساڵ وەکو ڤایرۆسی هەر بنە بنەوە دەرەکەونەوە بەڵام حزبی سیاسی هەڵبەت حزبی سیاسی حزبێکی زیندووە لێزیاکە لێکەمەکە حتا متڕح ئینشقاق شتیان ڕوو ئەوانە شتێکی طبیعی لەوان هەردوو کۆنگرەیە لێتان زیادی کردیان لێتان کەمی کرد ئامارتانەیە بۆ ئەندامگیری ئامارتانەیە ینی ئامارتان کردووە بۆ ئەندامگیریەکانتان لە ئەبڕون لە ئاسێکا ماوەتەوە چەند وازیێنە ئەوەش پێوە بە حیزبەوە یعنی ئەندامگیری تازە هەیە لە ناو حیزبی کۆمەنیستی کرێکاری بەڵێ هەبووە
بە تایبەتی لە ناو گەنجانە هەبووە بەڵێ 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 رازین لەو ئەندامگیریە لە ناو گەنجانە ئەدای چۆن بۆ حزب بۆ چووری منەگەر قسە لەسەر بۆ چووری منەکەی ئەندامگیری بەشێکە ڕەنگە ممکنە کەژ نەوێ بە ئەندامە بەڵام تۆ چەند نفوس پیاکەی لە ناو کۆمەلگایە چەند جێگە و ڕێگە دێ ناوەوە چەند کۆمەلگا اعتیبار بۆ دانێ ئەوە بەڕێ من ئێمە لەو ناحێ و زەئیفین ئەوەی کە چەند ئێمە سیاست دەگەڵین سیاستەکانی ئێمە بڕە پرسیارێ سەر هەڵدات یعنی کۆمەنیستەکان کاک عوسمان پیاوێکی باش پیاوێکی دڵسۆز تێکۆشەر پاک هەموو ئەو کۆمەنیستانە بۆ نمونە ئێستا لە کوردستانان و یەکەم حیزبی ئۆپۆزیسیۆنیش بوونە لە کوردستانە و ئازا و بێریش بنە لە تەرح و بەرنامەکانیانە لە وتاری سیاسیانە لە هەموو شتێکانە بەڵام بۆ نەیانتوانێەوە جێگەی خۆیان بگرن لە کۆمەلگایە ئەوە عواملی هەیە یەکێک ئەگەڵ باسەکەمان بێتە سەرەوەی لەسەرەوەی قسە بکەین یەکەم شتەوەیە کە هەلومەرجی سیاسی کوردستان ئەحزابی ناسیۆنالیز یا ئیدەی ناسیۆنالیز زۆرە زاڵە لە کوردستانە ئەنی بەسەر بڵیم بۆن هەنێ شوێنێ ڕەنگە مەسەلەن فەزای ئیسلامی تیازاڵی بەڵام حتا ئیسلامیەکان ناتوان لە کوردستانە ئەو دۆرە بینن فەزای ناسیۆنالیستی لە تەواوی کوردستانە لە هەموو شوێنێکە هیچ کاتێکیش بەقەت ئێستا ناسیۆنالیزم حیای نەچوە لە کوردستانە ئەوە وەکوی حزبەکانی وەکو ڕابەرەکانی وەکو بنەماڵەکانی بەڵام ناسیۆنالیزم فراوانتر لەوەی کە یەکێتی و پارتی و چەند حزبێکی تر بێ بەس حزبی ئێستا هەرچەند مخالفین لەگەڵیان لەگە هەمان بە هەمان چاوی یەکێتی و پارتی و حزبەکانی کەەوە سەیرەکەین بەڵام نفوز و خۆشەویستی خۆی هەیە لەوە کە حزبێکی ناسیۆنالیستە ئەنی خەڵک بە هەر جۆرێک بە هەر جۆرەوەی کە زوڵمێک لە زوڵ مەسەر مەسلەی کێشەیەکی نەتەوایەتی لە ناوچەیەکە هەیە ئەوە ڕەجی داکتاوە بەڵام ئەوەی کە ئێستا یەکێتی و پارتی بوونەتە خاوەنی دەسەڵاتێک و زەربەی گەورەیان لە چارەنووسی کوردستان و ئایندی لە کوردستانەوە هەڵبەتە جێگە و ڕێگەیان بۆەوەی کە ئەتراز بەرامبەریان هەیە و خەڵک داواکە بڕوخێن بەڵام ئەوەی کە بتوانێت تەواو لەژێر ئاسوی ناسیۆنالیستی ئەم ئەترازە بێ ماوێتی بە بۆ شووری من و ئەوش دەوری ئێمەیەکە هەوڵ بین بەهێزیکەین پەسەندکراوەکانی کۆنگرە چین لە کۆنگرەدا باسی شۆڕشیان کردووە ئایا دەکرێت لەم ڕۆدا شۆڕش بکرێت لە کوردستانە هەموو کاتێک لە هەموو شوێنێکی دنیاکرێت شۆڕش کرێت شۆڕش بە چ معنایە شۆڕش معنای چییە شۆڕش معناوێ خەڵک ئەچێتە سەرجادەوی کا بەهرا و ڕاپەڕینەکە شۆڕش معناوی ئاڵوگۆڕێکی ڕیشەیی لە کۆمەلگا ئاڵوگۆڕێکی ئابووری ئاڵوگۆڕێکە کۆمەلگە لە شوێنێک و بێزەوە بۆ شوێنێککە یعنی واقعەتی کۆمەلگات کە ناکۆچی چینایەتی تایە کرێکار و بۆجوازی تایە دەوڵەمەند و هەژاری تایە شۆڕش بۆ معنای هەموو کاتێک لە هەموو شوێنێکی دنیا لە هەر شوێنێک ئەم واقعەتە بێ مەطرحە شتێک نییە شۆڕش خۆ میکانیزمەکەی چۆن کەی دەست پێکا چۆن ئامادەیەکانی چۆتە پێشەوە شۆڕشەکە بێت چینی کرێکاربیکە پێداویستی خۆی هەیە ئێوە کە باسی شۆڕژەکەین باسی شۆڕشی کرێکارێکین باسی شۆڕشی سۆشیالیستێکن لە تەواوی جیهانە کوردستانی جۆک بەشێ لە جیهان غەیری ئەو شۆڕشی تر معنای نیە وجودی نییە ئێوە ئامادەکاریتان کردو بۆ شۆڕشە بوونی حزب ئەو معناکەیتی حزب ئامرازی دەستی چینی کرێکار حزب بەناو هەبێ بەڵام ئەندامگیری شعارەکانی کارێزمابوونی ڕابەرەکانی هەموو ئەمانە ئایا هەیە ئەبێ ئەدای توانە من پێم وتی ئەندامگیری بەخەر ئەوە مهم نییە بە خۆی کە تۆ سیاستەکانە لە ناو کۆمەلگای بڕە و ئێمە هەوڵێن هەمیشە تەرحمانێ هەموو سیاستە هەر کە تۆڵی ئەمانە کەسی باشن کەسی ڕادیکالن قسەی باش دەکەن هەرو ئەوە قسەی زۆرینەی خەڵکە ئەمە لە ئاسێکا کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا کە لە توپێچێکی ترە لە ئاڵوگۆڕێکی ترە لە هەلومەرجی ترە ئەتوانی وەکو مادامەوەی کە قسەکانی ئێمان پێ باشە ئەنی ئێمان وەکو ڕابەرێک لە ئاسێکا قوڵە بەڵام ئەوەی پێ باشە خۆشە ئەزام لەگەڵەوەی کە ئایندەی سیاسی ئایندەی کۆمەڵە بەنە دەست ئێمە ئەوە کاری ئەوێ وە بێمە کۆمەلگەیە کە پرچەکە بە ئەفکاری ناسیۆنالیزم پرچەکە بە دەور و کاریگەری ناسیۆنالیزم و بە ڕادەیەکیش بە ڕادێکی کەمەکە ئیسلامی سیاسی ئەمە واقعەتێکە کاری ئێ بووی کێمە ئەو لە ئەو ئاسۆیە بڕێوێنینەوە ئەو بۆ چوونە لە زەینی خەڵکە لە کاریگەری لەسەر ژیانی خەڵک و دەوی لەسەر موقعیتێکە کوردستان هەیەی ئەبێ ئەمە ئاڵوگۆڕ بێت کێشەیەک لە کوردستانە بێ کێشەیە جواب بێتەوە ئەبێ کێشەیە حەل بکرێت بەرحاڵ قەزموویە کە ئێمە کارمان زۆر لە بەردەمایە بۆ ئەوی کە بتوانین بینە ئامرازی دەستی چینی کرەکان بۆ شۆڕشی سۆشیالیستی ئەمە هەوڵی ئێمێ ممکنە سەرکەین ممکنە سەرنەکەین چەندها ئەحزابی کۆمونیستی لە جیهانە هەوڵیاندا و سەر نەکەوتون
ئەنی شتێک بەڵام ئێمە تا لە ژیان نبین تاوی کەمای تاوی کە جەمع دەستمان خۆ دەست یەکتری جەمع ڕابری بزوتنەوەی کۆمەڵی کرێکاریەکەین ئەوە کارێکی بەدیهەیە کارێکی حتمیە کە ئەمە ئەمانەی بۆ کارە هەستین جا لەکوێ زەعیفین تەبیعیە ئەحزاب هەیە بەرشەفەکان 10 ساڵ چوونە دوای هاتنە مەیدان یەکێتی نیشتمانی پارتی خستیان لە ئێران و چەند ساڵ لە ئێرانەمان و دوای لە فرسەیەەکە هاتنەوە پشتیوانێکی جیانی لە پشتیانە بۆ هاتنەوە چێک بێ بەس فرسەتە لە پشتیوانە لە پشتوە نییە ممکن بۆ فرسەتە ئەو فرسەتە نەخڵقێ هەر مەسەن پارتی بێ لە پشتیوانی لێ پشتیوانی جیهانیشی نەما ڕیسواش بوو مەسەرە بڵین جۆرێک تووشی هەرسێنانیش بوو بەڵام دوای هەڵسای هاتو ناو ساحیسە جا بە پشتیوانی بێ بەشتێ بێ بەرحاڵ ڕێمەش ئێمەش ئەگەر لە شوێنێ لە هەلومەرجێکی سیاسیە لە فرسەتێکە کە هاتە پێشەوە هەروی کە تەواجودمان هەیە هەروی کە بوونمان هەیە هەروی کە قیادەیەکی مسەجمی هەیە هەروی کە چەپی کۆمەلیسی کەشە لە ساحی سیاسی هەر ئێمە خۆر ئێمە کۆمەلیست نین علاقات باشە هاتی نەسەرەوە علاقاتان چۆنە یعنی لەگەڵ حیزب کۆمەنیست و ڕێکخراوە کۆمەنیست و گروپە کۆمەنیست و چەپەکانی تری عێراق و کوردستان ئەزای چۆنە علاقات لەوەی کە بەسەم بڵێن بۆچوونی جامان هەیە بۆچوونی جامان هەیە بەڵام ئێمە هەموو کاتێک ئامادەی مامشانناوە لەسەر مەسائلی عملی لەسەر ئازادی سیاسی لەسەر ژیانی خەڵک لەسەر خزمەت گوزارەکان بۆ خەڵک لەسەر هەر پێداویسێ بۆ خەڵک ئامادەی کە شەریکین و دەوریشمان بینیوە و کۆبوونۆشمان کردو لەگەڵ ئەو ڕێکخراوی ئەو ڕێکخراوانی کە چەپن چەندی هەتا لەگەڵ حزب شوعیشا کە ئێمە زۆر جار بەت کە نایخێنە ڕێزی چەپەوە بەڵام کۆبوونەوەمان کرد لەسەر بەشداریکردن هەوڵدان بۆ ڕابریکردنی ئەو ناڕزایەتیانی کە خەڵک بۆ خواستەکانی خۆیان دیکەن خەڵک بۆ ئازادیکە خەڵک بۆ خزمەتگوزاریکە خەڵک بۆ موچەیکە دەمەیە لەم مینانەیە کۆبوونەوەی مشتەرەکمان بووە و لیژنەی مشتەرەکمان بووە کارمان کردو لەسەری ئەگەر ناخەنە چەپەوە ئەیان خەنە چۆوە حیزبیشی بۆ نمونە بەشێکە لە ئەفکاری ناسیۆنالیستی کە لە کوردستانە هەیە باشە ئەی لەگە گروپ و چەپەکانی ترە پێم لەوتی کۆبوونەوەمان کردووە دانیشتمان کردو کاری مشتەرەکمان کردووە بۆ بەردەوامیشین یعنی ئێستا کار عوسمان ئەوەندەی خەڵک لە ناوم حیزبانەیە زیاتر لە دەروەوەی ئەم حیزبانەت چی هەوڵێکە دەن بۆی ئەوانەی کە باوەڕی چەپ و کۆمەنیستی و مارکسی و ئەمانیان هەیە چەندێک هەوڵتاندا بۆی ئەمانە کۆبکەنەوە ئەوە زای چۆنە بەڕێ من سیاست دەتوانێت کوی کاتەوە بۆی کە دانیشین و مناقەشە بکەین ڕەنگە لەسەر خاڵێک کە عملی بێ اتفاقین بەڵام لەسەر بەرنامە و بەرنامێک ئێمە هەمانە یا بۆ چوونێ بۆ لێکدانێک بۆ دنیا هەمانە ئاڵگۆڕێکی شۆڕژێرانەکە ئێمە باسیەکەین ڕەنگە لەگەڵ هەرگە جاگەروا بۆ هەمانوی ئەوەی نەیەک حەزم هەر لەوەی کە ئەم ڕێکخراوانی کە هەن بۆ چوونی جامان هەیە ناتوانین لە حزبێکا کۆبینەوە بەڵام تەجروبەی تاریخی تەجروبەی مێژوویی بۆ هەموو حزبێکی سیاسی بۆ هەموو لایەنێکی سیاسی کاتێک کە پێداگیری یا لە شوێنێکا تەسوی دەبێ وەکو جهێتێکی سیاسی کۆمەلگە بە قازانجی ئەولا هەت لە ئێمە بین حزبێکی کەی ڕێکخراوێکی کۆمەنسی بێ کە پێشڕەویەکە لە کۆمەلگا و ڕێگەی خۆی داکتێ ئەتوانێت هەمویان کۆکاتەوە بەرشەپەکان بۆ معنایە توانێت سەرکەوتن بەدەستبێنن کە سیاسەتەکانیان ڕۆشتە پێشەوە ئەو بوونە هێزێ لە کۆمەلگایە و بوونە هێزی ئەوڵ لە شوراکانە کە پێشتر وان نەبوون ئەقەلیەت بوون و دەوریشیان کەمتر بوو بەڵام مارکسەرێ مێژی دووبارە نابێتەوە تێرەگەیشتم ئەڵێ مارکس ئەڵێ مێژی دووبارە نابێتەوە شەرت نییە ئەمەی بەلشەفیکان کردیان باسی مێژوو دووبارەکردنەوە نیە هاوڕێ علی بەداخەوە کەسی نەکەڵی مێژوو دووبار باسی تەجروباکەین باشە قەیناوەتە ئەم تەجروبەیە وەرەگرن خۆ بەلشەفیکان باوەڕیان هەبوو لە هەڵبژاردننی دۆمایە بەشداری بکەن ئێوە بۆچی ئێوە بۆ ئەو بەشەشی وەرناگرن ئەو بەشەی تەرکەکەن ئەو بەشەی وەرەگرن فەزایەکە لە رووسیا بوو بۆ پەرلەمانیا فەزایەکە لە ئەوروپای بۆ پەرلەمان فەرقیە لێرە باسی رووسیاکەین لەو کاتەیە بەڵێ چی بوو فەزاکەی چی بوو لە فەزاکە بوو کە هاوکێشەی سیاسی چەپەکان بۆ خۆیان لە معادلاتی سیاسیە هێزێ بوون ئەیانتوانی کاریگەریان بێ پەرلەمانش وەکو منبەرێ بەکاربێنن بۆ کارکردیان لەسەر کۆمەلگا یعنی کێشەی بەشداری نەکردنی ئەوەیە ناتوان کاریگەر بن بۆیە بەشداری ناکەن لەبەرەوەی کە ئەو هێزانەی کە چنە ناو هەڵبژاردنەوە پێشتر هێزی میلیشیان ئیتفاقاتیان هەیە ئاینەشت بوو لەوێ بەڵام فەزاقی ئاو فەرقێکرد فەزاقی باوەڕکە لە وەختی شۆڕش لە وەختی دۆمایە بەلشفگان بەشداریان کردووە 16 دەنگ 20 دەنگی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەرامبەر بۆ یەکێک بە دەنگێکی
عینەکان خانەدانەکان کەچی هەر بەشداریان کردو هەردەنگیان ناوە هەر بەشداریان کردووە ئێوە بۆچی ئەم ئالەتەی خەبات تەرکەکەن ئێستا حیزبی کۆمەنیستی کرێکاری ئەندامێکی لە پەرلەمانە ئەبواە چی بکردایەت وەک ئەڵێ چ مشکلەیەکی بنایەتەوە کردەوە نقصی سوالەکەی تۆرە چاتۆی ئەگەر ئەندا پەرلەمانێکی بواە چیە کرد من من ئەزانم چی ئەکرد بەڵام دەنگی خۆی بگەیاندا لە هەموو شتێکی وایە تو ناتێت جواب بمەوە جواب گرە با جواب بمەوە ئازایی چۆنێنی ئەمە پەرلەمان ئێمە کاریکاتۆرە ئەمە هیچ دەورێکی نییە هیچ جێگەورەگەیەکی نییە ناتوە هیچ نەخشێکی لە کۆمەلگایان نییە بە سەرۆکی پەرلەمانەوە بە جێگرەکانیەوە بە ئەندامەکانیەوە هەموو شتێک نەخشی بۆ کێشتاوە هەموو شتێک دانراوە هێزی میلیشیان هێزی پاشکۆی وڵاتانی ترن عێراق وەزعی ناجێگیری سیاسی هەیە وڵاتێکی مستەقر نییە هەم عێراق هەم کوردستان زۆنی سەوز هەیە زۆنی زەرد هەیە ناوچەی دەسەڵاتی مختلف هەیە حکومەتی تیان نییە لە بەغا هێزەکان بەش بوون هەر هێزی منطقەیەکی بەدەستوێ هەر هێزی هەتا لە بەغا جەماعەتی سەدر منطقەیەکی بەدەستوێ جەماعەتی سەد بەسقەیەکەوێ المهم ینی پێکهێنانی حکومت لە عێراقا شتێک نییە ئەمری واقع ینی ئەحزابی میلیشیا کۆنتڕۆلی کردووە بەسەر اقتصادا بەسەر چاڵە نەوتەکانە بەسەر ناوچەی نفوزی خۆیان ئەو شوێنەی کە ناوچەی زەردی پێڵێن پارتیتیایە مەسەرەن سەرۆکی یەکێتی هەر کەسێکە بەقەت پۆلیسیە دەستی ناڕوە بە هەمان دەرەجەش بە هەمان دەرج لە ناوچەی سەوزا مەسول بەرزانی بەقەت پۆلیسیە دەستی ناڕۆ لە سلێمانی لە شارەکانی کەژە دەستی یەکێتی نیشمانە بە هەمان دەرەجە بۆ هەموو شوێنێکیکە عێراق ناتوانێت مرکزیەتیە بێ زمانی رووسیا قەیسەر بێ هەچ زاڵم بوو بێ هەچێ بەڵام وڵات مرکزیەتێکێ بوو مرکزی ئێسلی ئێرە مرکزیەتی نییە لەوە پەرلەمان گاڵتەجاریە هەموو دنیا پەرلەمان قووەتی نییە هاوڕێجان لە معادلاتی سیاسی وانە چۆن دەوری نییە وەک لە هەموو شوێن مەسەلەن سەریکە لە بەریتانیا لە فەڕەنسا لە هەر وڵاتی ئەوروپیا هەر حزبێک کە زۆری دەگەێنێک حکومەتەکە پێگەێنێ وەچێتە پەرلەمانیشەوە لە پەرلەمانە هەڵ حکومەت ئەو پێچێنێ لێرە زۆری نەشێناوە مەسەرەن ئەو زۆری نەشێن نیتوانێت حکومەت پێبێنێ ئێستاکە بەسەمڕی پارتی زۆری نەبێنە ناتوانێت حکومەت پێبێنێ لەبەر ئەمە ناتوانەوە بەشداری بکەن مەجموعەیە عوامل ینی لێرە پەرلەمان گاڵتەجاریە شتێک پەرلەمان ئەوە یەک بەڵام ئەوان سەریکە ئەوان پرۆسی سیاسیەکە بەم پەرلەمانە بنەڕێەوە بۆ خۆیان نەی بنەڕێەوە ئەوان بە پەرلەمان نایبن بڕێەوە ئەوەی کە هێزی میلیشیانی بە خۆی چۆتە لاوش دەورێکی نییە هەر کارتۆنێکە لەو ناوە خەینا ئەوەی کە شەرعەتیان پێدا پەرلەمانەکە ئەسلی مەسەلە باش پێ بڵێم ئێمە باسی شۆڕشی کۆمەڵاتیەکەین شۆڕشی کۆمەڵاتی لە ڕێی پەرلەمانەوە نابێ هیچ پەرلەی شوێنێکی دنیا بەڵام کۆمونیستەکان لە هاوکێشەی سیاسیە ئەگەر بزانن لە شوێنێکە وەکو منبەرێکی سیاسی بۆ ئەوەش نە پەرلەمانەوە بۆ ئەو ناشنە پەرلەمانەوە ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە بکرد ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە لە ناو وڵاتانی سەرمایه‌دار لە ڕێی پەرلەمانەوە نابێ هەموو پەرلەمانی دنیا ئەگەر بزانن کۆمونیستەکان بەدەنگان بیەنە سەر حکم و دەسەڵاتی بۆژوازی لابن پەرلەمان حەلەکەن پەرلەمان نامێنێ بەڵام ئەو زمینەیە دروست نەبوو بەڵام کۆمونیستەکان ئەتوانن پەرلەمان وەکو منبەرێکی سیاسی بۆی کە قسەیان بگا من لە ئەو قسەیەکە تۆڵی ئەندامێ بێ دوو ئەندامێ فقط بۆی کە ئاعترازی خۆی ئۆپۆزیۆنی خۆی قسەی خۆی بگەێنێ بە کۆمەڵگە وەکو منبەرێک بەڵاوەی کە تۆ توێت لە پەرلەمانە شت بکەی پەرلەمانە هیچ ناکرێت و ئێستا وجودی کۆمەنیستە لە ناو پەرلەمانە هیچ دەورێکینە لە کوردستانە واتە لە بەغاشە کۆمەنیستە بێتە ناو پەرلەمانەوە ئاسان ناچارێکم بۆی کە زوو واز بێنێ گەورەتی مشکلشی بۆ دروستکە بەس قەینا دەتوانم بڵێم لە 40 ساڵ 50 ساڵی ڕابردوودا ئەم نەو ئاشۆرچەی کە ئێوە باسیەکەن لەکوێ سەری هەڵداوە لەکوێ هاتەتە پێشەوە ئەزای چۆنە تۆ یەکش واقعوەرە تۆ بخێن لە چۆڕیاڵ هیچ شوێنەکە ڕووینەوە بەڵام بەپێی مەفاهیمی مارکسی بەپێی مەسایلی مادی مێژووی واقعەتی کۆمەلگە ئەبێ ئاڵوک چۆن کۆمەلگەیە لە دەربگاتیەوە بۆ بە سەرماداری کۆمەلگە لە سەرمادار بێ بە سۆشیالیزم
ئەمە واقعەتی کۆمەلگەیە پێکاتی کۆمەڵێ لێکدانەوەی مارکسە بۆ دنیا جاکە تۆ مادام کەواتام حیزبانات چنەماڵەوە دانیشن تۆ ئەمە بە حیز بکرێ و ئەم ئاڵوگۆڕە بە قیادی حیزبەکە بێ حیزبێ ببێ حیزبێکی کۆمنسیەوە کە بتوانێت قیادی ئەو شۆڕشە بکە بەڵام ئەو حیزبە بەو معنایی کە باوەڕی بە واقعەتەیە بە واقع تۆ کە باوەڕنەوە مشکلی خۆتە تۆ مەسەڵ کۆمەلگەیە کە کرێکار دەسەڵات بگرێ شۆڕشی کرێکاری بێ ئەکرێت چ خەڵک باوەڕی پێێنە بە خۆیان دانیشتنیکە ئێمە باوەڕمان بۆیە کە ئەم ئاڵوگۆڕە لە تەواوی جیهانەتر ئەبێ ڕووبە و ئیشی بۆ بکەین ئێمە لەو جا بووە نەبووە بەڵام ئەمە لێکدانەوەی قانونی حرەکەی کۆمەلگەیە قانونی حرەکەی کۆمەلگە بەرەو ئەوە بێ بڕوە بەڵام بەچی لەباری پراتیکەوە بێ حیزبێکە بێ قیادی و کاکە بێتە ئامرازی دەستی چینی کرەکار بۆ ئەو شۆڕشە شۆڕش ئەمری واقع شۆڕش بەڵام هاوڕێجان ئەوە حیزبی عملی دەوێت نەک حیزبی ئەمەل مشتم پرا لەباری عملیەوە لەباری پراتیکەوە باسی ئەمەلم نەکرد جاروا هەیە تۆ تاکتیکگیری تەبەر بۆ نمونە ئێستا سەری ئەحزابی ئەمریکای لاتین و ئەوانە بکە زۆر گروپ و زیاتر لە 400-500 حیزبی تێدایە بەڵام ئەو حیزبانەی کە زیاتر ئەمەلین ئەوانن کە لەگەڵ وەسع لەگە بارودۆخە ئەڕۆنە ڕێوە ئەوان خۆیەکێتی پارش لەگەڵ واقع ڕۆنە پێشەوە بەڵام واقع بۆچی باقا چ مانایەکێت تۆ بڵێ چی کابرا دیفاع لە کۆمەلگەی سەرمایه‌دارەکە دیفاع لە دەوڵەمەنەکە خۆ دیفاع لە فەقیر و ژەر ناکە دیفاع لە کۆتایی بە کۆمەلگەی سەرمایه‌داری ناکە ئەوە ئەمری واقعەیە کە دیفاع لە خەڵکی فەقیر دێنێتە پێشەوە چێنتە پێشەوە هەژاری لە ناوەدات نایەکسانی کەمەکاتەوە هەوڵەدات بەڵام دەور و دەخالەتی ئیرادەی ئینسان نایەنێتە پێشەوە ئیرادەی ئینسان ناگەڕێتەوە ئینسان ئەگەر مەسەل لە سویدا کابرا کرێکارە هەز بە غوربە دەکات لەبەردەم کەسێکا کەسانێکا کەمبلیا لێرن لە بەرامبەر دەسڵاتێکا کە دیفاع لە بۆرژوازیەکە لە بەرامبەر هەلومەرجێکە کە ناکۆچی چینایەتی بە ئاشکرا دیارە باس لە کۆتایی هێنان بە ناکۆچی چینایەتیە کۆتایی بە هەژاری ئەوانە ئەوە بەشێکە ئەوە هەنگایەکە بۆی کە بچێ بگابەوە ممکنە حزبێ بۆ خۆی ئەڵێ دیفاع لە کرێکارەکەم دیفاع لە هەژارەکەم ئوجور زیاکە شت زیاکە بوشە ممکنە شتیا بێ بەڵام واقعەتی کۆمەلگەی سەرمایه‌داری ئەهێڵێتەوە کە کۆمەنیستەکان فەرقیان لەگەڵ هەموو ئەحزابی ترێکا کە ئیدعای فەقیر و هەژاری بکەن دیفاع لەوەکەن ئەوەیە کە ئەبێ ئەو کۆمەلگەیە هەڵوەشێتەوە ئەو کۆمەلگەی کە لەسەر لە پەیوەندی نێوان هۆکانی بەرەمهێنان مالیکێتی هۆکانی مڵکایەتی بۆ هۆکانی بەرهێنان لەگەڵ کاری بکرێ ئەم دوانە کۆمەڵی سەرمایه‌داران پێگەنەوە ئەبێ ئەمە هەڵوەشێتەوە ئەمە کاری عملی ئەمە حزبی سیاسی ئەوێ حزبی ئایدۆلۆژی نایە مش لەگەڵ تا حزبێکە بێت لە مەیدانە بێ و ئەمەش بە شۆڕژەکرێ بە پەرلەمان ناکرێت هیچ پەرلەمانە لە دنیا ئەگە پەرلەمان ئەحزابی بۆرژوازی جێبەجێ کراوە هاوڕێیان سوالەکە وڵاتێکە لە هیچ لە مێژووە لە ڕابردووە هیچ جێبەجێ کراوە ئەمە وەکو شۆڕشەکە بووە بەڵامەوەی کە بتوانێت بیکا بە سۆسیالیستی نەبووە تەجروبەی کۆمەنی پاریس هەیە تەجروبەی شۆڕشی ئۆکتۆبەر هەیە بەڵامەوەی کە نەگەیشتۆ بە نەتیجە بەحسێکی ترە لە کۆمۆنەی پاریسە هیچ شتێک زیاتر لەوە نەکراوە ئەمڕۆ لە شیلی و لە فەنزوێلا و نازانام لە کێو ئەکرێت هیچ لەوە زیاتر نەکراوە کەمتر کراوە شۆڕش بووە بەڵام شۆڕ ئەوەی فەڕەنسا شۆڕش بووە ئەوەی رووسیا شۆڕش بووە ئاڵوو بەڵام ئەوەی کە نەگەیشتۆ بە نەتیجە تەناقوزاتی بۆ ئامادەیەکانی باش نەبووە بەحسێکی درە هەمووی ڕخنە هەیە لەسەری و قسە هەیە لەسەری و وەکو ئەزمونی هەمووی کتێب هەیە لەسەری توانی بچی بتابەکەی کە مشکلەکانی چییە هاوڕێ عوسمان پرۆژەتان چییە بۆ گۆڕانکاری لە داهاتووی کوردستان و عێراق ئێمە ئەو مادوێسی هینمان هەیە مادوێسی حزب بۆ ئاڵوگۆڕی شۆڕە جێرانە و ئەمە لە کۆنگرای پەسەندکراوە لە کۆنگری چوارە پەسەندکراوە ئاڵوگۆڕێکی کەی تیاکرا بەپی ئەو ئاڵوگۆڕانی کە لە کۆنگری کوردستانە هاتوۆتە پێشەوە ئەوەیە کە ئێمە واقعەتی کوردستان واقعەتی کۆمەلگەیشی سەرمایه‌داریە و فقط لە باری زاتی و کرێکار ئامادەنیە ئینا هەلومەرجی مۆزوعی بۆ ئەوەی کە شۆڕشی کرێکاری تابێ کوردستان وەکو هەموو کوردستان و عێراق وەکو هەموو وڵاتانی دنیا جیانێلەوە بەڵام ئەمە عوایق لە بەردەمایەتی گرێگۆ لە بەردەمایەتی
مەسەن لەوانە بوونی ئەم دەسەڵاتێکی سیاسی ناسیۆنالیست کە خەڵکی بەبارمتە گرتووە و جۆرێک کە ئایندی کوردستان تیا معلوم نییە چیە لەژێر ماوەیە لە ژێر نۆفلایزۆنی ئەمریکایە ئێستا لە پەیوەند بە ئەمریکا و ئێران و مەجموعەیە هێزی سیاسین کە وەزئی کوردستانیان بە هەڵواستایی ڕاگرتووە نە حکومەتی هەیە بەشکار ناوهێن هێزی میلیشیا تەواجودی هەیە هێزی میلیشیا ئیداری کۆمەلگاکە هێزی میلیشیا کە تاڵان و بڕۆی بێ ئەم جۆرە لە دەسەڵات ئەم جۆرە لە دەسەڵات کۆتایی پێمدرێت بە هەڵسانی خەڵک بە ناڕزایەتی جەماوەری وەکو لە قسەکانی ئەو وڵاتم ناڕزایەتی جەماوەری لە خواستەکانیان ڕایانگەیانەوە کە ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوە ئەمە خواستە ئەمە قسەی من نییە ئەمە فەلسفەیەک نییە من دای ڕێژم و ئایدۆلۆژیەک نیم بێنە پێشۆ بڵێم ئەبێم دەسەڵاتە بڕوە ئەمە واقعەتی خواسی خەڵکە و ئەم واقعەتە بێت جواب بێتەوە و هەر حزبێکی سیاسی هەر حزبێکی ئێمە بین هەر لایەنێکی کەوێ بتوانێت پەرچەمی ئەو داخوازی خەڵک بگرێت دەست خۆی بک بە خاوەنی ئەو حیزباچێتە پێشەوە و ئەتوانێت ڕێخەری ئەو ناڕزایەتی بکە کۆتایی بەم دەسەڵاتە بێنێ و ئێمە خۆمان بۆ ئاماداکەین ئەوەی کە لە کۆنگرای باسکراوە بەجالەوەی مانڤێسی ئێمە باسی شۆرشی کۆمەڵایەتی شۆرشی کرێکاریەکە بەڵام لە هەما کاتە هەنگاوی یەکەم بۆ ئەو شۆرشە جواببانەوەی ئەو خواستی خەڵکە بۆ کۆتایانە بەدەسانی دروستکردنی فەزایەکی مولائیم بۆ ئەوەی کە ئەو قڵشتە چینایەتی کە لە کۆمەلگای هەیە بۆ ئەوەی کە کرێکار دەسەڵاتی کرێکار بێتە مەدان شۆشی کرێکاری بێ ئەبێ جوابگۆی ئەم هەلومەرجی ئێستا ئەمە هەنگاوی یەکەمە بۆ شۆرشە یاخود بەتمانایە تعبیرش کە شۆرشی بەردەوامە ئێمە خەڵک ئێستا لە هەلومەرجەکەیە کە ممکنە ئەمڕۆ بێ بەیانی بێ مانیش کە بێ ساڵێک کە بێ ناڕزایەتیەکی بە فراوانی جەماوەری بێتە مەدان و ئەمە ڕێگەکەیەتی تەمەن ئەنوار ڕێگە هەیە ئەنوار ڕێگە هەیە بەڵام ئەنوار ڕێگەیە بۆی لە هەمان کاتە لەبەر ئەوەی کە لەبەر ئەوەی ئەم واقعەتی ئێسەی کوردستان ئەحزابی میلیشیا هەیە و مەتەقانیان بەشکردووە ممکنە ناڕزایەتی خەڵک چۆن مەسەن لە بۆ من لە سەیسایق لە کەلار دەسەڵاتیان کردە دەرەوە مقڕەکانیان سووتانن بەرحەڵ ئەوە من بەسوێنێکە مقڕ سووتێنین بەڵام نیانتوانی لەوەی کە حکومەتیان کردە دەرەوە ئاسایی شوێزەکانی یەکێتیان کردەوە بەڵام نیانتوانی ئیدارە بکەن ئەوە نقطە زعفی ئەو ناڕزایەتیە ئەبێ هەر حزبێکی سیاسی ئێمە بین هەر لایەنێکی کە بێ هەتاگەر بۆ مدەیەکی زەمەنی ئێمە چەپەکانیش کە کۆبینەوە قسەکەین لە شوێنێکا کە ئەو هێزاناکەندرەوە ئەبێ خەڵک فێر بێ ئیداری خۆیکە خەڵک فێ بە شوراکان دروستکە خەڵ ڕێکخراوی جەماوەری خۆی هەبێ بۆ ئیدارەکردنی کۆمەلگا و دەسەڵات هەنگاو بە هەنگاو لە یەکێتی و پارتی و ئەحزابی ناسیۆنالیستی بسەنێتەوە ئەم حکومەتێکی ئێسایە ڕەنگە ڕێگەی بەو شێوەیە بێ تاکو ئەم دەبێتانە کەی دەبێتە پراتیک ئەم دەبێتانە هەموو وەختێ مەترەحە هەموو وەختێ مەترەحە پەیوەندی بە ئامادەکردنی خەڵکەوەیە خەڵک جاروێ بەیانی لە خۆڵاسی سێرەکەن لە چەندەها کەس کۆبووە لە شوێنەکان ناڕزایەتێکە ئەمە هەوڵین ئەبێ هەوڵین بە فراوان بێ گەورەتر بێ منەظەمتر بێ خواستەکانی معلوم بێ هەنگاوەکانی ڕۆشن بێ لەکوێ بچێتە پێشەوە لەکوێ پاشەکشە بکە و ئەمە ڕابەری ئەوێ و ئێمە هەوڵین ئەم کارە بکەین و ئەمە دووشتی گەرەکە ئەم خاڵە دووشتی گەرەکە یەک ئەندام دوو ڕاگەیانێکی بەهێز ئەم دوانەتان هەیە ئێستا زانی چۆنە ئەگەر تۆ سەرنج بەی ڕاگەیاندن سوۆسیال میدیا بۆ بە ڕاگەاندێکی بەفراوە هەرمی سەم تۆ لێ ڕۆخساکەین هەموو کەس دەتوانێت لە هەموو دنیاوە بیبیسێ هەموو کەس دەتوانێت گوێی لێبێ ئەوە یەک دوو کوتم خەڵک گوێ لە سیاسە دەگرێت چ سیاسەتێ بۆی عملیە ئەندام بێ ئەندام نەبێ ئەندام نەبێ هەموو هێزێکی سیاسی ڕای کردووە لەوەی کە قسەکانی لە ناو کۆمەلگای بخوا ئێمە هەوڵێن ئەو سیاستانە بەرینە پێشەوە کە جواب بە خواستەکانی خەڵگایەتەوە جواب بە ئەمری واقعی ژیانی خەڵگایەتەوە و جواب بۆاتەوە کە خەڵک ڕێبخوات جواب بۆ خاتەوە کە بۆتەوە کە چۆن ناڕزایەتەکانی خەڵک ڕێکخراوتر بێ ڕادیکالتر بێ پێشڕووتر بێ ئەمە هەر حزبێکی سیاسی سیاسە بەسەنە مدەیە گۆڕان بۆ نمونە هەر کەلیمەی گۆڕان بوو ئەیگۆڕین بوو بە کەس ئەندامی ئەوانش نەبوون بە هەچی هاتە سزاوی ئەیگۆڕین بگۆڕێ بەڵام هەڵبەت دوای پاشەکشتی بەحسێکی ترە
چ دروشمێک چ سیاستێک چ قسەیەک خەڵق قبولەکە بێ حیزبێکی سیاسی بەو شێوەیە ئیداری ناڕزایەتی بکە و هەڵبەتە فەرقی گۆڕان کە وەکو هێزێکی سیاسی لە پەیوەند بۆ مشارەکەی خۆی بۆ لەم دەساڵات سیاسی بکاری کرد ئەگاتەوە نقطەی سفر جارێکی ئەگەڕێت دووە بەڵام ئەو بۆ بەشداری لە هەمان دەسەڵاتە کۆمەنیستەکان نابێ ئێمە کارێ بکەین بۆی کە بەشدار لەم دەسەڵاتدا بین یا هەتا بۆی ئەندام پەرلەمانێک بینین بۆ ئێمە بۆ کە خەڵک ئیرادەی خەڵک بڕێتەوە خەڵک دەسەڵات بێتە دەست دەسەڵاتی شوورایی دامەزرێ جامە تۆ قوڵ تا قوڵێ بەخشێکی ترە سەکە لە سۆنێ ئەمە دروستیان ناڕاستە ئەمە ئاراسە و تەوەجوی ئێمەمانەوێ دەسەڵاتی شوورایی دەسەڵاتی خەڵک ئیرادەی خەڵک ڕاستەوخۆ لە دەسەڵاتە دەور بینێن و ئەمە کاری و ئێمە لەسەر ئەمە کارەکەین لە کۆمەنی پاریسا بۆ ئەمە کارکراوە لە زمانی شۆڕشێکرا بۆ ئەمە کارکراوە ئەمە سەرگرێ ئەوە بێتە دەستکەوتێکی گەورە و ئەبێ ئیرادەی بۆ بەشەریت بۆ ئینسان ئەگەڕێتەوە جامە ئەمە شتێکی ناوخۆیش ئەگەر نەهات ئێتە دنیا وێرانە بێ سەرمایهداری مێنێتەوە سەرمایهدارە ئەو خۆبەس زایی توێنە تۆ حسابی کە چەند ساڵ هەر سەرمایهداریە چەندین چەند 2,000 ساڵ کۆمەڵگەی بەندایەتی بوو هەڕ عسمان وەک ئەڵێ بۆرجواسی کوردی یان ئێستا بۆرجواسی لە تەواوی جیهانە بە تاکتیکێکی ترش تاکتیکی ئەم پۆپۆلیزمەیە دیارە پۆپۆلیزم مێژوێکی کۆنی هەیە بەڵام ئێستا زیاتر برەوی پەیدا کردەوە لە کۆمەڵگەی کوردستانیش ئێستا زیاتر ئەنی دێت پۆپۆلیست کابرای پۆپۆلیست بیر و باوەڕێتر ئاینی بیان ناسیۆنالیستی وێرشتێ پۆپۆلیستی ڕاستگرا شیعارەدا شیعارەکان لە شیعارەکانی توتونترە باسی یەکسانیە کات لەوەی تۆ زیاترە هەر ئەڵێ بە قڕان جیاوازیان نەبێت کۆمەلگایەکی خەیاڵی دروستەکات کە لە ئەرزی واقعیز نیە و خەڵکانێکن دواکەوتون لە ڕووی سیاسیەوە نەزانن لە ڕووی زانیاریەوە دواکەوتون ڕەچین کۆنەپەرستن بەڵام لەمان کاتیژا دەتوانن سەرنجی خەڵکە بۆ لای خۆیان ڕاکێشن ئێوە هەڵوێستان چیە لەسەر ئەمانە لەسەر ئەم بزوتنەوەیە کە زۆر مەترسیدارە لەبەرەوەی دێت بە شعارەکانی تۆ باسی یەکسانێکە بە شعارەکانی تۆ باسی دادپەروەری کۆمەڵایەتێکە بەڵام ئەوەی کە بەلایەوە گرنگ نەبێت دادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی ئابووری ئەمانەیە بڵێ نمونەی بێ تۆ ئەوەی کردووە هەر ئێستا لە کوردستانە خۆ ئێستا شافار باسی یەکسانێکارێ خەڵکی نەوەرن گەنجەکان هەمووتان باسی یەکسانی ناکە باسی ئەگە سەریکەی ئەو مەدرسەی یەک دقە من نمونە بێنەوە لە تەلەڤیزیۆنەکەی خۆیەوە خەڵک کۆ کاتەوە چۆن دەوڵەمەند بن وەرن وەکو منتان لێبێ وەکو من نەکڵێ وەرە چۆن فێرتانەکەم چۆن دەوڵەمە بن کەواتە ئەو ئەو پێی وایە هەموو کەس بێت دەوڵەمەند بێ کارەزاوی لاساییکردنەوەی بەرنامەیەکە کە ترام لە ئەمریکا کردێتی پێشەوەی بێتەوە ئەو هاتوو باسی دەوڵەمەند بوونەکە باسی پێی وایە بێ هەموو کەس دەوڵەمەند بێ واقع ئەمە ئەڵێ هەمووتان وەک منتان لێبێ نا طبعاً پارەی هەموو دنیا بێنی وەکو ئەوی لێ نایەت بەس بەرحاڵ ئێوە هەڵوێستان چییە لەسەر پۆپۆلیزم یعنی ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکێکی زۆر هەیە بەسەر ئەشکالی هەیە خۆ بەسەر هەر بەسەر بەشێکە لە زمنی دنیای بۆ جوازی ناچێت بەشێکە لەو دنیاە کە مثلەن بەناوی چاکسازی بەناوی بەردایی لە پەرلەمان ئاڵوگۆر دەساتە لە ڕێی پەرلەمانەوە بەڵام ناڵێک کۆمەڵگەی یەکسان دروست دەکەم ئەو هەیە چۆن ئیسلامێک زەکاتەیە باسی زەکات دەکات دەوڵەمەند بیا بە فەقیر ئەمی جۆرەکە یارمەتی خەڵک ئەمیش خۆ سەرکە گۆڕان باسی دادپەروەری کۆمەڵایەتێ کرد کۆمەڵایەتێکە ئەزانی چۆن باسکردنی یەکسانی باسکردی لەورای دادپەروەری کۆمەڵایەتی لەگەڵ دروست بوونای واقعا فەرقەکەیان چییە یەکسانی بە شۆڕشی کرێکاریە بێ یەکسانی بە قسە نابێ یەکسانی بۆی کە من حزبی من جێبەجێکان نابێ هیچ حزبێ ناتوانێت یەکسانی جێبەجێکە مۆڵامە هەیە پێویستی بە مۆڵامە هەیە پێویستە بگا بە هەموو خەڵک هەرۆ تا لە قسەی لە ڕائینەکەی تۆ لە بەرنامەکەی تۆڵێن یعنی مەبەستمەوەیە ئیش بکرێت لە ناو کۆمەلگادا بۆ ئەم ئەوە ئیشێمێ ئیشێومان ئیشی تۆشە ئێمەشە ئەگەر باوەڕمان بە شۆڕشی کرێکاری هەبێ شاسوار و چۆن وا بکرێت لە کۆمەلگای ئێستایە ئەم دروشمە بری قەدەرانە کاڵ بکرێتەوە ئەوەی کە پۆپۆلیستەکانە ناتوانێتی دنیا هەیەوانە هەرە بووە
هەموو بەڵام هیچ کاتێک لە هیچ زمانێکاوەکو ئێستا بەهێز نەبوون نەک لە کوردستان لە هەموو دنیاە بۆچی لە ئەفریقای لە ئەمریکای جنوبیش لەم بابەتە هەیە هەرکرد بە جۆرە باسی هەژارەکە باسێواکە بەڵامەوە بەشێکە لە زایچۆن لە بەشێکە لە کێشمەکێشی جەناحێک باڵێک لە بۆژوازی کە بە شێوەی خۆی ئێوە سەرمایه‌داری بێڵێتەوە بە شێوەی خۆی ئێوە کۆمەڵگەی سەرمایه‌داری ڕاگرێت بە شێوەی خۆی ئێوە دەوڵەمەندەکان ڕاگرێت ئەویش نازانم تۆ چەند پێڵی پۆپۆلیزەوە بەخشێکی ترە پۆپۆلیسەکان ئەزانانی چۆنە چینەکانەکەن بە یەک جیاوازی چینەکان نبینێ شاسوات جیاوازی چینەکان نبینێ وانە بەڵام پێی وایە ئەتوانێت ئەوەش چی پێ خۆکردنەچای خەڵکە هەموو کەس دەتوانێت دەوڵەمەند بێ بەڵام باسی ناکات ئەبینێ بەڵام باسی ناکات بەڵام هەموو کەس دەوڵەمەند دەبێت ئەو ئەچێتە بڕۆ عەقلی چێەوە لە هیچ شوێنێکی دنیا شوێنە هەموو کەس دەوڵەمەند بێ هەموو کەس وەک ئەوی لێبێت هەموو وەکو سەرمایه‌دارەکانی ئێری لێبێت ناکرێت کابرا ئێستا پرسیارەکە ئەوەیە بۆرجوازی کۆڵ نادات بە ڕەنگی تر بە ناونیشانی دیکە بە ناوی دیکە دایم خۆی تاوەکو بمار توێک فرێدات و دێتەوە مەدان ئەو ڕێگە نادا بە تۆ کەت بیت شعاری خۆت دەیت و باسی ڕاستکەمەوە بەر لە بۆرجوازی سەرمایه‌دار هەیە کۆمەڵگەی سەرمایه‌داری هەیە سەرمایه‌داران هەن حتممە سەرمایه‌داری بۆی کرێکار چەوسێنێتەوە ئەبێ بۆی کەڵەکەی سەرمایە پارێزێ حڵەتە بێ مۆقعی پارێزێ ئەبێ دەوڵەتی بۆ دروستکە ئەبێ ئۆرگانی تایبەتی بۆ دروستکە و نەهێڵێ ئەتراسە بێ نێڵێ کرێکار ناڕازی بێ نێڵێ خەڵک ناڕازی بێ بۆ پێویستی بە دەوڵەت هەیە پێویستی بە ئەحزاب هەیە پێویستی بە ئەحزابی وەرجوازی هەیە بەڵام ئەسڵەکە دیفاع و هەوڵدانە بۆ مانەوەی کۆمەڵگەی سەرمایه‌داری هەر بۆ معنایە سەرمایه‌دار خۆی ئەزانێ سەرمایه‌داران ئەزانن کە پێکهاتەی کۆمەڵگەکان لە ژێر مەترسی شۆڕشی کرێکاریایە بۆچی قەیدوبند بۆ کرێکار دروست دەکات بۆچی مەرجوشەر بۆ کرێکاردانێ بۆچی نایڵێ نەقابات دروست بێ بۆچی نایڵێ ئەوە دروست بێ بۆچی ئوجود لە ئاسەکە ڕاگرێ یا جابجا کرێژ زیاکە هەمووی چۆن هەوڵەیە ئەو سیستمی ئابووری کە کاری بەکرێتیە ڕاگرێ و ئەمە جێشتی بۆ دروست دەکات لەشکری بۆ دروست دەکات دەوڵەتی بۆ دروست دەکات هەموو شتێکی بۆ دروست دەکات بۆی کۆمەڵگەی سەرمایه‌دار جەنگ دروست دەکات دوو جەنگی جیهانی بۆ ئێسەرەکەشکی شەڕی سادی پێڵێ کێشمەکێشی نێوان وڵاتانی ئیمپریالی پێڵێ ئەم هەموو چەکوی ئینیان بۆ چییە بۆی کۆمەڵگەی سەرمایه‌داری ڕاگرن بۆ ئەوی کرێکار بمێنێتەوە نەگۆڕێ ئەمە واقعیتی کۆمەڵگەی سەرمایه‌دارە و ئەحزابی ئەنواع ئەحزابی بۆرجوازی دروست دەکات لە ئەنواع شکڵ و شێوەی سەیر و سەمەرە لەم کۆنگرەیە هیچ چوونە مەسەلەی مەلملانەی سەرمایه‌داری جیهانی ئەمانێنێتە سەر پرسیارێکی تر ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێستا ئێمە لە قۆناغی شۆڕشی چواری پیشەسازی داین ئایا ئەم گۆڕانکاریانە لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی پێشکەوتنەوە ئەوەش بۆ ڕاستکەمەوە ئێمە لە ڕۆژی پیشەسازی نێت پیشەسازی هەتو خۆی میکانیزمێکی وەگرتووە هەموو ڕۆژێکە شاکە مەسڵحەکە لە بواری ئابووریا ئێستا وای پێڵێن پیشەسازی چوار زۆر جار گرێوکۆڵی تێکەن باکسەوە ئەو پیشەسازی چەند بچێتە پێشەوە ئاڵگۆڕ لە پەیوەندیەکان و ئامادەکاری زیاتر بۆ کرێکار دروستەکە بەڵام ئەوەی کە هەیە سەرمایه‌دار ئەوێ کاری بەکرێ بێڵێتەوە ئەمە لە ناکۆشیەکە لە شەڕێکە هەموو ڕۆژێ لە مەیدانە هەموو ڕۆژێک پرسیارەکەم تەواو نەکرد ئێستا خەڵکانەکەیە کە کرێکار نین وەگەڵێ هێقە سپیەکان هێقە ئاڵتونیەکان ئەمانە کرێکی زۆر وەردەگرن و دەرچوون و جار وایە لەسەر ئەو لە ماڵەوە دانیشتونە پەیرۆ ئەفۆن پرۆگرامێکی تۆڕی کۆمەڵاتیان شتێکدایەنن لە ڕێگەی وەگەلێ دەوڵەمەند دەبن ئەمانە ئێستا وەکو باو پیان دەڵێن بریکاریە ئێوە ئەم گۆڕانکاریە ئەم گۆڕانکاریە لە بنیەی کۆمەڵایەتیە چەندێک لە کۆنگریا باسان کرد و چۆن کاریگەری چی دەبێت لەسەر شۆڕشی سۆشیالیستی لە داهاتوودا ئەم تشتە تازانەی کە تازە دێنە پێشەوە ئەو گۆڕانکاریانە ئەوە معناوە کە تۆ بە چاویلکێکی ترۆ سری کۆمەڵگەی سەرمایه‌داری یەک پێک هاتی هەیە چەند پێک هاتی نییە هەر ئاڵوگۆڕ ڕێبکە بەڵام ئەسلی پێکهاتی کۆمەڵگەی سەرمایه‌داری مانەوەی هێزی کارە
مانەوەی کاری بکرێ تا کاری بە ئتجا کەسان هەمیشە وردە بۆ جوازی هەبوو هەمیشە قابل ئیسفادە هەبوو هەمیشە لە ژوێنە سیاسەکان ئیسفادەیان کردووە مەسەن بازرگان خۆ کەسێکە بازرگانیەکە بەرەمهێن نییە بەڵام کابرا مەسەن کۆمپانیا کە خاوەنی کارگەیەکە بەرهەمەهێنێ و لەسەر ئەساسی لەسەر بنەمای کاری بەکرێم کاراکە قازانجەکەی بۆ ئەوە لەسەر ئەساسی زیێدەبایی ئەم کاراکە ئەو سەرمایە دروزەکە ئەمە ئەسڵەکەیتی کابرا بریکارە کابرا بازرگانە کابرا ئەوانەی کە کاری نابەرەمهێنەکەن بەشێک هێزی کار نافرۆشێ خۆی بێتە ملیاردێر بۆ نمونە خەوانی فەیسبوکس گۆگڵ نازانم چی لە جوابەکەی من تێنەگەیشتی بۆیەکی تۆ سەرەوە ئەوە کابرای بازرگانیش خۆ هێزی کار نافرۆشێ کابرا بە بازرگانی لە فەقی سعرا فرسەتی بۆ دروست دەبێت قازانجێکی زۆرەکە نەخاوەن معمەلە نەخاوەن کارگێ جاسە کابرا لە کوردستانە سیاست بۆ پارە پیاکردن بۆ نمونە کوردستانە لە لوبنانە لە زۆر شوێنی کە کابرا حزبی هەیە بۆ خۆبێتە بێتە پارە پیاکەری بۆ ئیمکاناتێک و قۆرخی هەچی سەرت و سامانە ئەیکا و ئەبێتە بەڵام ئەمە تەرکیبەی پێکاتی کۆمەڵگەی سەرمایهداری ناگۆڕێ هەر لەسەر ئەساسی کۆمەڵگەی سەرمایهداری داهاتی کۆمەڵگە کە بە لەسەر هێزی کارپەیە بێ ئەو دەتوانێت بەشی خۆی بەرێ بەشی شێر بەرێ بۆ خۆی ئەوە بەحسێکی تر بەڵام ئەسڵی هەر ئەوەیە کە بێ کۆمەڵگەی سەرمایهداری هەڵۆشێتەوە ئەبێ پەیوەندی مڵکداری تایبەتی هۆکاری بەرەمهێنان لەگەڵ کاری بەکرێ هەڵۆشێتەوە ئەمە هەڵۆشێتەوە نەبنی کار قیمەتی و نە بازرگان قیمەتی هیچ قیمەتی نییە ئەوەی کە شەرائحی توێژەکانی کۆمەڵگە لە ناو سەرمایهداریە چۆن و لە ناو کۆمەڵگەیە چۆنە بەڵام ئەسڵی پێکهاتەی ئەساسی کۆمەڵگە کرێکار و بۆ سەرمایهدار ئەمە واقعیتێکە و هەموو لە تەواوی دنیا لەسەر ئەوە داهات دروزە بێ لەسەرەوە سەرمایە دروزە بێ لەسەرەوە کەڵەکەی سەرمایە دروزە بێ لە دوای کۆنگرە ئەو شتانەی کە پەسەندتان کرد ئەوە بەسەریا تێپەڕین هەنگاوی چتان ناوە پراتیکردنی ئەوانەی کە پەسەندتان کردووە سەمە لە هەوڵی دروستکردنی مەسەرەن چەند کۆمیسیۆنێکان کۆمیسیۆنی کرێکاریمان هەیە کۆمیسیۆنی ناڕزاتی جامارگامان هەیە کۆمیسیۆنی ڕاگەیاندنمان هەیە مەسەلەن بڕین ئەوەی کە لە خەیاڵم بێ ئەوە حاصل لیجانی مختلف لە ڕابەری حزب دروستکراوە کە خەریکی سەرۆکاری ئیدارەکردنی ئەو لەسەر ئەساس و بنمای سیاسەتێکە لە کۆنگرای داڕژەوە هەنگاوە سیاسەکانی حزب هەنگاوە عاملەکانی حزب لە تەواوی ئەو بوارانی کە باسی لە دەسەڵاتی سیاسی کرێ باز لە ناڕزاتی جەماوەرەکانەکە باز لە بزوتنەوەی کرێکارێکە باز لە جۆرێتی بەدیلی دەسەڵات دەکرێت باز مەسەن لە پەیوەندی کۆمەنیست بەکرێکارەوە کە چەندی ساڵە ئەم دابڕانە ڕوویاوە لە کۆمیسیۆنمان پێگەراوە کە چۆن لەو مەدانانەیە هەنگاو بەهەنگا بچینە پێشەوە کاک عوسمان 5 کۆنگرێ سکرتێری کۆمیتەی ناوەندیە بەتەمایەتاکەی بەردەوام بێت جاوەش بۆ معلوماتی خۆت ئەمە بۆ خەڵک قساکەین معلوماتەکە بۆ من نییە تەرکیبەی ڕابەریمان ئەم جارە گۆڕیوە لە کۆنگرەیە لە پلینۆما بڵێن کۆنگرە کۆمیتە مرکزی هەڵبژات هەموو جاری کۆمیتە مرکزی سکرتێر و مەکتەب سیاسی هەڵەبژێرێ و سکرتێری کۆمیتە ناوەندی هەمان ئۆرگانی مەکتەب سیاسیە ئەندامە و سەرۆکایەتی کۆبوونەکانی مەکتەب سیاسیەکە و ئیداری حیزبەکە ئەم جارە تەرکیبەکەیمان گۆڕی لە عێراقشا دەورانێک من ئەو دۆرەمان بینی بەسەر سکرتێری کۆمیتە ناوەندی و سەرۆکی مەکتەب سیاسی هەڵبژێرا ئێساش ئێمە لە دوای ئەم چوارپۆی لە دوای کۆنگری پێنجەم پێکهاتەی کۆمیتەی ناوەندیمان گۆڕی کە مەکتەبی سکرتێر هەیە ئیشرافی کولی کۆمیتە مرکزیەکە بۆ کۆبوونەوەکانی و لە هەما کاتە مەکتەبی سیاسی سەرۆکی مەکتەب سیاسیە سەرۆکی مەکتەب سیاسی تەواوی مەسئولیەتی لەگەڵ مەکتەب سیاسیە تەواوی مەسئولیەتی کاری حیزبەگرنە دەست تەواوی کۆمیسیۆنەکان ئۆرگانەکان دەژێت دەستی ڕئیسی مەکتەب سیاسی یاخود دەستی کارجێڕیاوێ سکرتێر کاری ئیشرافی هەیە کاری چاودێری کاری چاودێری هەیە و کاری ئیداری کۆبوونەوەکانی کۆمیتەی ناوەندی هەیە ئەو سەلاحەتی کە پێشووتر بووی نەیماوە تەشریفاتیە دەمخۆش یانی تاکەی لەم کارە تەشریفاتی تاکەی بەردەوام بێت
ئەوەی تر حزبی من بەدەست من نییە هەر وەختێک لە هەتا پێشتریش کە ئەگەر مەسن کاتەشیباتی نەبوو بەپێی تەڵەبی ئەوەی کە حزب داوای کردووە من ئەو کارم کردووە هەمش پێ خۆشە کەسی کە ئەرشی من کەم بێتەوە کەسی کەسکە تێرێکە بکە هاوڕێ عوسمان قسەیەکی هەیە ڕوو لە خەڵک یعنی لە پەیامی کۆنگرە بێت بۆ خەڵک لێرەوە من ئەو ناڕەزایەتیاری خەڵک کە من لە پێش کۆنگرە و لە بەتایبەتی لە ساڵی ئەواخری ساڵی پارە ناڕزایەتێکی بەفراوانی خەڵک ئەوەی کە من ئیشارم پێە کە ئەسڵەکەی بۆ داواکردنی کۆتایی هێنانە بەندە سەڵاتە بە هەمومان بە خەڵک لە خلالی مخابلی تۆ لە خلاری هەموو بەحس و قینیچێمەوە داوام وەیە کە ئەم ناڕزایەتیانە بەرفراوان بێ و ئاگامان لە یەکتری بێ لە دەور و دەخالەتی خەڵک بۆ هێنانە مەیدانی جەماوەرێکی بەفراوان و بۆ پێکێنانی دەسەڵاتی سیاسی کە دەور و دەخالەتی ڕاستەخۆی خەڵکی تیاابێ لەسەر ئەمە کارکەین وێمە داوامانوێت کە بانگوازی خەڵکم پەیوەندی بە ئێمە بکەن بە شخصی منەوە بکەن بە ئەندامانی مەکتەب سیاسیەوە بکەن بە چەپەکانەوە بکەن و بتوانین کە ئەم ناڕەزایەتیانە ڕێکخراوتر ڕۆشنتر دروشمی واقعی و معلوم لە ئەمان کاتە دوورکەوتنەوە لە ئاسوی ناسیۆنالیستی و ئاسوی ئیسلامی سیاسی و بە جۆرێک کە خەڵک ئیرادە بکە خۆی دەوری هەبێ و لە هەر شوێنێکە بۆیە گونجێ ئەم دەسەڵاتە بکاتە دەرەوە و خۆی ئیداری ئەو ناوچێ بکە هەنگاو بە هەنگاو بڕاتە پێشەوە تاکو بە هەموو کوردستان بتوانن و بە هاوبەشی لەگەڵ ناڕزایەتەکانی عێراقا ئەم واقعەتی عێراق و کوردستان ئاڵوگۆڕێکی جدی و ڕشەی پێ بکەین ئەمە بانگوازی منە ئەوەمە ئێمە حزبی ئێمە ئامادەیە بۆم ئاڵوگۆڕە وت مەطرحی کردو لە کۆنگرەکەیە و ئەمانەیە ئەو کارە بینە پێشەوە بەڵام پێویستی بە هەلومەرجێکە کە خەڵک ئامادە بێ ڕێکخراو بێ و ئێمە هەوڵێن بۆ ڕێکخراوکردنی خەڵک ئێمە بەشێ خەڵک مەسەن ئامادە بێ بۆ ناڕزایەتەکانی و لە کاتی خۆیان لە وەختی پێویستە ئەو ناڕزایەتیانە بە جۆرێک نەوێت کە زەربە بخوا بۆ لە شوێنی کشا لە شوێنی کاکە خەڵک زەرباوێ بتوانێت دەستی پێوە بگرێ بتوانێت ئیداری کۆمەڵکە لە شوێنە بۆ سپاسدانەکەم ئەی پەیامی هاوڕێ عوسمان چییە بۆ چەپەکان دەرەوەی حیزبی کۆمۆنیستی کرێکاریش بە هەمان ئەو نەخشە و کاری کە ئێستا ئێمە باسیەکەین بۆ کۆمەڵگە ڕوو بە کۆمەڵگە بۆ بەرژەوەندی کۆمەڵگە بۆ قازانجی کۆمەڵگە بۆ قازانجی کرێکار و زەحمەکێش هیوادارم هەموو دەستخینە دەستیەک و بەیەکەوە کارە بکەین سپاس بۆ هاوڕێ عوسمان حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بە هیوایدا لە بەرنامەیەکی دیکەدا و ئێستاش بەشی دووەمی بەرنامەکانمان درێژەی پێدرێت زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستانە بۆتان شادوان کاتتان باش جارێکی تر بەئێوەی ئازیز بەڵێ عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادوان کاتتان باش جارێکی تر بە ئێوەی ئازیز شادەبمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا وەک هەفتەی ڕابردوو بەڵێنمدا بوو ئەم بەرنامەی دیالۆجی هیوا سەبارەت بە کۆرۆنا ڤایرۆس و
ئەو ڕێوشێنانی کە گیراونەتە بەر بۆ بەرپرسکردنەوەی بە جۆرێک پێوتری ئازادەکانی تاک یاخود ئیجبارکردن یا فەرزکردنی ڤاکسینی کۆرۆنا و ئەو خۆپیشاندان و ناڕەزایی و ئەو جوڵانەوەی کە لە بەرامبەر ئەم ڕێوشێنانە یاخود لە بەرامبەر ئیجباریکردنی ڤاکسینە کەوتوتە ڕێگا لە ڕۆژان و هەفتەکانی ڕابردووە ئێمە لە زۆر شوێنی وڵاتان لە زۆر وڵاتان و لە زۆر جێگا خۆپیشاندانی زۆر فراوان و گەورەمان بینی لەلایەن ئەوانەوە کە ڤاکسینی کۆرۆنا ڕەت ئەکەنەوە و مبەررێک بۆ ئەوەی کە ڤاکسینی کۆرۆنا ڕەت بکەنەوە یاخود نەک تەنها ڤاکسینی کۆرۆنا ڕەتەکەنەوە تەنانەت ئەو ڕێوشێنەش کە گیراوەتە بەر بۆ ئەوانەی کە ڤاکسین ناکەن ئەوانەش ڕەتەکەنەوە پێیان وایە ئەمە تەدەخولە لە ئازادی تاکە. باسی ئەم ڕۆمان سەبارەت بە پەیوەندی ئەم دوانەیە بە یەکترەوە لەلایەک ڕێوشێنێکە گیرێتە بەر بۆ پاراستنی تەندروستی گشتی کۆمەڵگا لەلایەن دەوڵەتەکانەوە ئەو سیاسەتانی کە پەیڕەوە کرێ و لەلایەکی تر ئەو جوڵانەوانی کە پێی وایە ئەمە تەدەخولە لە ئازادی تاکە و بە جۆرێک لە جۆرەکان پێشێرکردنی ئەو دەستکەوتانەیە بینێکە بەشەریەت لە بواری ئازادەکانی تاکە بەدەستی هێناوە. من دیارە وەک عادەتی وەک بەڵێنم دابوو میوانێکە بۆ ئەم بەرنامەیە هاوبەشی من ئەبێت دکتۆر تۆمە حەمیدە لە ئوسترالیاوە. بەخێراتی تۆمە ئەم کاتت باش مێدەوارم کاتێکی باشت دەبێت زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵ منە بۆ ئەم بەرنامە و داوەتی منە قبوڵ کرد. زۆر سپاس شەماڵگیان دەستت خۆش بێ بۆ ڕێخستنی ئەم فرسەتە بە نەزەری من ئەم مۆزایەک زۆر مهمە و ئێمە ئەبێ وەک کەسی کۆمونیست و چەپ و ئەبێ قسەیەک زۆر وازەحمان هەبێ لەسەر ئەم مۆزوع. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز وەک وتب دکتۆر تۆما لە ئوسترالیا ئەژی ئەو سەرڕایەوەی دکتۆرە چاودێرێکی سیاسیە بنوردبینی زۆرم لێبینی و لە زۆر مەسایلە و پێم وابێ ئەم بەرنامەیە توانێت هەم بەو پێی کە ئەو دکتۆرە هەم لەلایەکی تر وەکو چاودێرێکی سیاسی وردبین ئەتوانێت زۆر بەسوود بێت. ئەوشت بیر نەچێکە دکتۆر تۆما لە هەمان کاتە ئەکتیڤیستێکی سیاسیە و ئەندامی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقیشە. تۆمە من عادەتەن ئەم کێشەم لەگەڵ بینەرانما هەیە هەمیشە پێیان وایە کە ئەمە بەرنامەیەک وەکو بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی و من مزیعم پێشکەشکارم بۆ قەناتێک کارەکەم و میوانێکە ئەیهێنم ئەبێ من پرسیاری لێکەمە ئەو وەڵام باتەوە. من پێم وایە من و تۆ لەسەرەوە متتەفقین و تۆ خۆشت دەمە خواستووە کە ئەم بەرنامەیە زۆرتر وەکو دیالۆگێگا بتر لەوانەیە دێباتیش بێ ئەگەر وچان نەزەرمان یاخود تێگەیشتمان بۆ بابەتەکە جیاواز بێت توانێت وەکو دێباتێک بێ و تۆ لەم بابەتەوە خۆت ڕازیت و بۆ حسابە بینەرانمان ناتوان گلەیمان لێ بکەن دروستەوانە؟ زۆر دروستە زۆر متتەفقم لەگەڵەوە. زۆر چاکە زۆر باشە. کەوا بێ پێشێکی زۆرتر ئەچینە ناو بابەتەکە بەڵام یەکشتر بیر نەچێ من بینەران داواتان لێکەم خوازیارم ئەم بەرنامەیە کە بینن لە لای خۆتانەوە لایکی بکەن هەوڵ بدەن بڵاوی بکەنەوە لە سوشیال میدیا و بینەرانی زۆرتر بۆ کەناڵی یوتیوبی هیوا زیاد بکەن و هەوڵ بدەین ئەم کەناڵە ببینە پێشەوە تا بتوانین باری سەرنجی خۆمان و نظری خۆمان بگەێنی. باسی ئەم ڕۆمان ئێمە لەسەر دوو مەسەلەیەکە لە بەرامبەر یەکترا ڕاگیراون یەکێکیان لەلایەک ئازادیەکانی تاکە ئەوی تریان تەندروستی کۆمەڵایەتیە. ئەم دوو مەسەلەیە لە بەرامبەر یەکترا ڕاگیراون و ئەوانەی کە ڤاکسینی کۆرۆنا ڕەتەکەنەوە لەو ڕوانگەیەوە ڕەتێکەنەوە کە ئەمە تەدەخوڵێکی مباشرە لە سەر جسمی ئەوان یاخود فەرزکردنی تەدەخولی دەوڵەتە لە جسمی ئەوانە لە لاشەی ئەوانە ئەوان تەنانەت ناتوان کۆنتترۆلی جەستەی خۆشیان بکەن و نەک ئەمە بەشێک پیان وایە کە هیچ هەر جۆرە مەحدودێک دروستکردن هەر جۆرە ڕێگری دروستکردنێک لە بەرامبەر ئەوانەیە کە ئەمە ڕەتەکەنەوە دووبارە ئەمەش هەر جۆرێک ئیستیبدادە. دیارە ئێمە بینیمانە لە شوێن و جێگاکانی جۆر بە جۆر هەندێک جار خۆپیشاندانەکانێکەوێتە پێکدادان و هەتاکو ئەوانەی کە لە دژی ڤاکسینن ڕێگەیان لێ ئەگیرێکە نەزەری خۆیان دەربڕن ئەمەش بۆ خۆی مەسەلەیەکی ترە و دووبارە قسە لەسەر بنەماکانی ئەم جوڵانەوەیە ئەمەی کە ئەم جوڵانەوەی بۆ هاتوتە مەیدان
و چی واکا کە ئەم جوڵانەوەی دەرکەوێ ئەو فاکتەرانە چین کە بەشدارن تایە و لە ڕووی پێکاتیشەوە ئەم جوڵانەوانە پێکاتەکەیان چییە و بەگشتی نەزەری ئێمە سەبارەت بە مەسەلەی ڤاکسینی کۆرۆنا کێشەی کۆرۆنا و ئەوەی کە لە ڕابردووە ئێمە بینیمانە 2 ساڵە کە بەڕاستی ژیانی بەشەریت لە بەرامبەر تەنگ و چەڵەمەوە کێشەی زۆر گەورەیە ڕاگیراوە تێڕوانیمان لە بەرامبەر ئەمەیات چییە ڤاکسینی کۆرۆنا پەیوەندی لەگەڵ سەرمایه‌داریە چییە ڕەخنەمان لە سەرمایه‌داری سەبارەت بە کۆرۆنا چۆنیە ئەوەی بتوانین و پێمان بکرێنە بەرنامەیە کە بە بەشداری تۆما گفتوگۆکەین هەوڵەدەین وەڵامیان پرسیارە بدەینەوە یاخود ما بڵین پرسیارەکان کۆنکرێتترکەینەوە ئەمە توانێت تعبیرێکی دروست بێ گەڕوامان کردوێ من خۆم بەسەرکەوتووە خۆم و میوانەکەم بەسەرکەوتووە زانین ئەگەر توانی بێتمان پرسیارەکانیش کۆنکرێتکەینەوە بۆ وەڵامدانەوە ساز و ئامادەیانکی بەرحاڵ تۆمان لەوە زیاتر وەخت نەگرم من بەم پرسیارە دەست پێەکەم ئایا ئەوەی کە سەبارەت بە ئەم جوڵانەوەی ئەوتریاک و ڕەتکردنەوەی تەنانەت ئەو ڕێگە و شوێنانەش کە ئەگیرێتە بەر بۆ ئەوانەی کە ڤاکسینیان نەکردووە ئەو ڕێگریانە بەشێک ئەمە بە پێشێکردنی ئازادی تاک ئەزانن و پێیان وایە هیچ مبەررێک نییە بۆی کەوا ڤاکسین بکرێت هیچ مبەررێک نییە بۆی کەوا فەرزی ڤاکسین بکرێت و هیچ مبەررێک نییە بۆ ئەوەی کە ڕێگری لەوانە بکرێت کە ڤاکسین ڕەتەکەنەوە لەم بابەتەوە ڕای تۆ چیە و من دواتریش دیارە قسەی خۆمە بفەرموو. بەڵێ من ڕایم هەیە لەسەر ئەم مەسەلەی ئەویدی بۆ خەڵک ڤاکسین وەناگرێت ئەم دژایەتی هەیە لە بەرامبەر ڤاکسین یان هەر ئەو ئەجراعاتانەی ترکە حکومەت وەلاگرێ یان دەوڵەت بۆ مەثەن دەست ئەباتە ئەمە پێش تشتی تر بۆ مەثەڵەن تەوعیەکردن ئەوانە مەثەن بەکار نهێنە ئەم مۆزوعانە هەموو لە شوێنی خۆی بەس ئەگەر بێ سەری ڤایرۆسی ئەم ڤایرۆسە بکەی پێویست ناکات مثلا تو خەبیر بی لە قانونە یان لە سەحا یان لە مەسەلە علمی ئەخلاق تاکو بزانی کە ماندێتکردنی یان ئەلزامیکردنی ئەم ڤاکسین لە زۆر دەوڵەت لە زۆر شوێن نەک بەس ڤاکسین حتا و ئجراعاتانی تر کاویدی چی داخستنی مثلا ئەویدیە شارەکانە چی شوێنی کارن هەرچی بێ ئەوانە کە مبررن ئەگەر تو سەیریکەی لە حەد لەو کاتەوە کە ئەویدی مجتمعی عصری دەستی پێ کردووە هەندێک حالات هەیە کە ماندێت ئیتر ئەویدیە تەبریرەکرێ ینی ئەتوانی بڵێ ئەویدیە حەقانیەتی هەیە یەک مثلا لەم ڤایرۆسە بڵضەبەت لەم ڤایرۆسە ئەمە ڤایرۆسێک زۆر خەتەر بوو ڕاستە ئێستا مثلا ئۆمیکرۆنمان هەیە تەڕادێک کەمتر ئەویدیە بەس ئێمە ڕاستە نەگەشتنە ئۆمیکرۆن حتى لا باري اوميكرون كري قسم كاين چند خطر نییە بس ئێمە دەستمان پێکرد بە ئەلفا دوای بێتە گاما گەشتە دلتا دوای گەشتە ئۆمیکرۆن ئیتر ناکرێ ئێمە ئەمان هەموو لە بیرمان چێ ڕاستن بین ئۆمیکرۆن ئەوانە خەتەر نییە لەبەر ئەوە ناکرێمان بکرێت تۆ سەریکە ئەم ڤایرۆسە خەتەر بوو ئەمە جەدەلی تیان نەبوو لە بیدایە تقریبا 1 تا 2 لە 100 ئەو کەسانە کە ئەیگرت خلق أمرت أما يكي لا نفسي كات بغض النظر كشي أبدي دعاية كريوانا فاكسين هيا أم فاكسين أنا اشترى ديك آمنا وسيفا أول تشتي سيام كأبديام إما بيوست معنا جينا مناعي قطع بكابيالين مناعي قطع شيء يترحشتها لصدى يعني نوات لصد لخلق أبي مناعتي أنا أبي بشكلك سيفترين يعني شون أبدي بلي أمترين وسيلة جيدة أم حالته أو هيك خلق فاكسين يعني بسريعترين وقت جيدة أو شوينا يتر فاكسينا هيدي أوش كأبدي أجر سريكي مثلا أو شوينا أنا كفاكسين ما نديت يعني كرت يتر معدلي فاكسين كردن زيابه معدلي التزام كردن بم اجراءات انا حكي اجراء به زيابه لقلاوش من اوديم ديجي وم كما وسيله كم به يعني حتى عندك شوين يتر بيوستي بيناك مثلا عندك شوين مثلا استراليا معدل تقريبا قاشته نواتو نزيق بنواتو بين جوانا يتر اما اودي نابه يتر
چۆن بڵێ حاجەتمان نییە بەمە لە نفسی کات ئەگەر سەیریکەی مثلا ئەگەر کەسێک لە وەزعی ئەوەی کۆرۆنا هەرچی عدوایەک بەم مستەوایە بێ ئیتر کەسێک کە التیزام نەکە ئەوەی ڤاکسین وەرنەگرێ التیزامش نەبە ئەوەی باشە ڤاکسین وەرنەگرێ ئێستا ئەکرێ دوایی باسی بکەن ئەوەی خەیاراتی تر چییە بەرامبەر فەردێک کە ڤاکسین وەرنەگرێ چی شتی تر ئەتوانێت بکایتن بەس ئەگەر تۆ التیزام نەکرد بەو ئەوەی ئیجراعاتانی تر ڤاکسین وەرنەکرد ئیتر ئەوەی دیتیانە دیبێتی تیانە کە ئەمە زەرەر بە خەڵک ئەوەی ئەکەوێ یعنی خەڵکی تر تووشە بێ زۆر خەڵک هەیە ئیتر مثلا حتى بڕوە مثلا جاری یەکەم ڤاکسین 100% تۆ ئەوەی ناکە پروتکشن ناکە ئێستا ئەکرێ حتى باسی ئەوە بکەین 100% پروتکشن هەندێک خەڵکش هەیە ناتوانێ ئەوەی سببێکی بێ هەرچی سبب بێ ناتوانێت ڤاکسین وەرگەری حتى وەرگرێ مناعتی بۆ دروست نەبێ یەکێک مثلا تووشی سەرەتانە لەسەر کیمۆتێراپی ئیتر لەم حالەتە کە ئەو وەسیلە بەدەستمانە ئیتر ئەوەیە کە ئەوانەی تر کە دەوروبەری ئەم خەڵکانن ڤاکسین وەرگرن التیزام کەن بە ئیجراعاتی تر ئیتر ئەمە لە لایەکی لەبەر ئەوە مثلا ئەوەی دیە تەبریرەکەی تەبریری هەیە حتى ئەگەر مقارن کە مثلا بە تشتی تر کە ئلزامی کراون مثلا ئەوەی سیت بێ ئەم قایشی ئەمان کە لە ناو سیارە ئیتر ژیان پڕە لە ماندێت مثلا ترافیک لایت مثلا هەموو کەس ئەزانێ خۆ ترافیک لایت ئەوەی ئەمە چی خۆ ماندێتە ماندێت مجتەمع دەوڵەت ماندێتەکە بەس بە ناوی مجتەمع قانونێکدا ئەنێ ئیتر کۆ تۆ ئەوەی دیە بڕۆی لەم ترافیکە ئیتر ئەبێ قانونێک هەبێتر یەکتر ئەوەی نەکەین تووشی خەتەر نەکەین ئەگەر یەکێک بێ و ئەوەی دی بکە بڵێ وەڵام ئەمەوێ حەقم هەبێ ئیتر التیزام نەکە و نازانم چی نا بەس کۆمەلگاش حەقی هەیە سیف بێ یعنی تووشی خەتەر نەبێ ئەمە ئیتر ئەم دوو حەقانە ئەبێ ئەوەی دی بکەی تەوازنی بین دروستکەی ئیتر لەگەڵ ئەوەش ئەگەر کەسێک هەیە هات و وتی ماندێت ناکەم ئەوانە ئەبێ ئیتر بزانێ کۆمەلگا چۆن تەعامل لەگەڵ ئەوانە بکە ئەوەش نییە ئیتر وەک هەندێک شوێن ئەکرێتر بە مواطنی دەرەجەی دوو سەریان ئەکرێ تەعاملێک زۆر خراپ ئەویان حتى ئەزای شۆنە تۆمە من لەگەڵ تۆم با لێرە ڕاد بگرم ببوورە من لەگەڵ تۆم دیارە ئیجراعاتەکانی کاکرێ بێ متەناسب بێ لەگەڵ هینا بەڵام ئەزای شۆنە تۆ کە لە تاریا دانیشی ئەوە تارەکە هەڵەسێ کەسێک لە ناو تارەکە لە کاتێکا کە تارەکە پێڵێن خەڵک دابنیشەوانە و هەموو کاتێک لەو کاتانیا بەرزە بێتەوە قایشەکەی کاتەوە ڕا بە ناو تارەکەیەت و ئەچێت هەر چۆنێک سەیرێکەوەیەوانە ئەگەر سیکیوریتی ناو تارەکە کەسەکەی گرت و بردیان لە شوێنێکە دەستیان بەستەوە دایان نەبەستیانەوە تۆ ناتوانانی بڵێ ئەمە مخالەفەتکردنی ئازادی سیاسی وکردە زەبتکردنی کەسێکە بۆ پاراستنی دۆخی ناو تارەکە ئەوە خۆماندەیتە ینی تۆ بۆچی کەسەکە ناڵێ من ئازادم قاشی خۆمەکەمەوە کاتی تارە فڕی ناوانە من هەڵەسم و ئەڕەمەوە خۆ تارەکە بەرز بۆ نزم بۆ سەرمای لە سەقفەکە مردم خۆم خەتا بەڵام وانە لێرەیە چونکە ئاسایشی گشتی خسۆتە خەتەرەوە یا کەسێک مەسەلەن کە بەسەرخۆشی سارە لێخۆی ژیانی خەڵکی تری خسۆتە خەتەرەوە کەسێکە لە ترافیک لایت ناوەستێ کەسێکە حتا سیلبێڵ مەسەلەن کە تۆ باسێکی سیلبێت نابەستێ ئەمە خۆم کەسەکە سیلبێڵ نابەستێ بڵین قاشی سارە نابەستێ خۆ لەوانە هەتاکو مباشش ژیانی خەڵکی تریش نەخاتە خەتەرەوە بەڵام لە کاتی لێخوڕی ناوچینە حادسێک ڕووبان کەسە بمرێ و هەر بەو دەریرەیە ئەگەر بژیرێ پۆلیس بێ غەرامەی بکە یعنی بەسم وەیە کە ئەم ئیجراعاتانی کاکرێ بێ متەناسیبێ لەگەڵەوەیە ناکرد لە شوێنێکە لە جێگایەکە کە بە ئاشکرا دیارە ڤاکسین نەکردن ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ نمونەقەی ناکە بازێکڵێن ڤاکسینەکە ناتوانێت بمان پارێزێ خۆ مەناعەت دروست ناکە خۆی دروست بەڵام لانی کەم خۆژمارەی ئەوانەی کە توش ئەبن بە نەخۆشیەکە کەمەکاتەوە وە ژمارەی ئەوانەی کە پێویستیان بە ئینتنسیڤکەیرە کەمەکاتەوە و بەم معنایە معنای وایە گەر کوڕەکەی من و دایکی من هەردووچان چوون بۆ خەستەخانەی یەکدانە ئەپەراتی ئینتنسیڤ هەبوو و لە بینی ئەو دوانەویستیان اختیاریکردن وەختە دایکم هێمان ناکەم کوڕەکەم
ڕزگاکە لەبە خاتریەوەی گەنجە چونکە ئەمە حقیقەتە ئەمە ئەم اختیاراتانەیە کە کەوێتە بەردەمی خەستەخانەت و پتێورێت وەکو دکتۆرێک بازێک جانەکەویتە بینی اختیارێکەوە کە مەجبوری هەڵبژێری چێبژی و چێ بنرێ و ئەمە ڕۆ ئەدا هەموو ڕۆژێک لەناو خەستەخانەکانە وەختێک عەدەدی ئەوانەی کە تووشی کۆرۆنا بوون زیادی کردووە هەموو کاتێک دەگیری ئەم اختیارە بوون ینی ڤاکسینکردن ئەم اختیارە کەمەکاتەوە بۆ ژمارەی ئەوانەی کەوا دێن بۆ ئینتنسیڤکرد کەمەکاتەوە بەم معنایە ژیانی ئەوانە پارێزە کە پێویستن بە ئینتنسیڤکرد یاخود لانی کەم باشترین خزمەتگوزاری ئەکا بەوانێکەوە پێویستیان بە ئینتنسیڤکرد یاخود پێویستیان بەو جیهاز و شتەیە بۆ تەنەفوسی سناعی یاخود ئۆکسیجینوانە ئەگەر ئەمە بەم جۆرەیە و ئەو خەڵکانی کە ڤاکسین ڕەتەکەنەوە ئەبنە هۆکاری دروستبوونی حاڵەتی لەم بابەتانە ئەو دەم ئیجراعاتکردن لە بەرامبەریان لانی کەم بەردەستکردنەوەی ئەوەی کە کاسەکە بچێتە دەرەوە یا بڕوا بەم لە یا بڕوا بەو لای یاخود مەسەلەن لە جێگایەکە بڕیارەدەن کە دەوڵەت بڕیارەدا حکومەت بڕیارەدا بەپی ئەو ڕێوشوانەی گوتوماتەوە کەس بۆی نێبێتە دەرەوە لە حاڵێکی وایە خەڵکانێک کە تەحەدای ئەم وەزعاکەن و دۆخاکەن مانایوە لەگەڵ ئەم ڕێوشوانانەیە کەوتونەتە بەرامبەرشی و ئەمە ناکرێت بە ناوی ئازادی تاکەوە تۆ تەبریری پێ بدەیت کە دیارە دواتر ئێمە سەرەوەی کە تەدەخولی دەوڵەت لەکوێ یا جێگەی ئینتیقادوانێ بەڵام ئەبێ ئەم مەسەلەش لێرە تۆزێک بە دیقەت سیر بکەین چونکە باسەکە ئیتر ئێستا کەوتووەتە سەر ئەوەی کە تۆ ژیانی کۆمەڵگا بپارێزی دروستە کە ئازادیەکانی تاک مهمن بەڵام ژیانی کۆمەڵگاش و ژیانی ئەوانشی کە ئەوانیش هەر تاکن ئەوانش هەر ژیان حەقی ژیانیان هەیە ئەمەش هەر بۆ خۆی شتێکی پێویستە پارێزگاری لێ بکرێت ئەمە بە بڕای من بەرامبەرچەی ئازادی تاک مەجموعەیەک تاکە لە بەرامبەر ژیانی کۆمەڵێک تاکە نەک تەنها تەندروستی کۆمەڵایەتی ینی ئەم باڵانسا بێ ئاوا ببینی نەگەوەی کە لە لایەک تاک هەیە و لە لایەک سوڵتەیەکی قەمە هەیە من معادلەکە ئەوە لاوا سیر ناکەم بەڕاستی هیچ مشکلم نییە لەگەڵ ئەم تشتانە کە باسیەکەی تشتێک ئیزافەکەم تۆزێک تشتێک هەیە ورترە لەمە ورترە ئێستا مەثەلەن نەخۆشێک هەیە ئەگەر ئێمە هەموو ڕۆژ نەخۆش دێتە لامان مەثەلەن ئەڵێن جگارەمە کێشە خراپە بۆت بەس ئەگەر یەکێک التیزامی نەکرد ئێمە دیسکریمینیشن یان تەمیز دژی ئەم کەسە ناکەین بەیانی کە خۆ ئەم کەسە کە تووشی سەرەتانە بێ سەرەتانی ئەویدی سیلە بێ یان هەرچی نەخۆشی بێ ئەو کاتەش ئەویدیە ئەبع لەسەر دەوڵەت لەسەر ئەویدی زەڕیبە لەسەر ئەویدی لەسەر خەستەخانە بەس لەم حالەتە ئێمە دیسکریمینیشن ناکەین هەتا قەیدیشی بۆ دانانی لەسەر ئەساسێک بەس ئەوەیە نەسیحەتی هەڵاواردنە یا بێ مافکردنە بەڵێ ئەمە فەرقی چییە لەگەڵ ئەوەی کە تۆ التیزام نەکەی لەگەڵ ترافیکلاتی یان تۆ ڤاکسین نەگری لە کاتی پاندەمیک ئەوەیە ڕێک ئەویدی ینی چۆن مباشر تو خەتەر دانانی لەسەر کەسی تر تۆ ئەگەر بڵێ من لێ ئەخڕم بەبێ سیت بێڵت یان ئەم مقایشی حیزامی ئەمان و ئەوانە ئەمە ڕاستە تۆ ئەگەر بە تەنیابی لە ناو سەیارە احتیمالە ئەویدی خود لە ئەویدی بەس خۆت بمری بەس حتا ئەو لەو کە تۆ مەتەڵەن حادیسە درسە بێ ئەو ئەمبیڵەنسە ئەو ئسعافە کە دێت بۆ تۆ ئەمە تەسیرەکە لەسەر کەسێکی تر احتیمالە تووشی ئەوەدی بێت تووشی هارد ئەتاک بێت ئیتر ئەمە ئەزانی ئەمە ئەکری تەوازن کرێن لە زۆر حالەت ئەکرێ مەتەڵەن بەڵانسێک هەبێ زۆر زەرەر بە کۆمەلگا نەدا بەس لە حالەتێک وەک پاندەمی وەک وەبایەک هەیە وا خەتەر ئیتر ئەمە مەجاڵی تیانە بێ ئەبێ دەوڵەت تۆزێک ساڕمتر بێ من متفقم لەگەڵ ئەمە ینی مشکلم نییە لەگەڵ ئەوەیە ئیتر ئەزانی چۆنە میسانمان هەیە لەسەر ئەمە بە ئەویدی بە عەمەلی ینی بینی لەبەر چاوی خۆمان مەتەڵەن ئەگەر سەیریکە ئەو دەوڵەتانە کە ئەویدیان کرد مەتەڵەن ئەم ماندێتیان ئەم ئیلزامی کردنی ڤاکسین و ئەوانە یان ئەو ئیجراعاتی تر چی داخستنی شارەکان بێ چی مەتەن تەقیدی ئەویدی حرەکە بێ چی ئەوانە هەمووی مەتەن سەریەکەی ئەم دەوڵەتانە ئەویدی نەتائیجیان زۆر باشتر بوو باشتر بوو چۆن مەتەڵەن مقارنەکە نیوزیلەندا تا ڕادێک ئوسترالیا وەزعیان زۆر باشتر لە بریتانیا و ئەمریکا و ئەوانە باشە ئەویدی یان سین مثالێک ئەویدی بەغەضی نەزەر ئەم نیزامی سین و نازام چی وەسیلە بەکاردێنێ سین مەتەڵەن پۆپولیشنەکەی یان سوکانەکەی 4 بەقەدەر ئەمریکایە
1% ئەوێدی مردووی نییە ئەگەر مقارنەکە بە ئەمریکا 1% لە 1% کەمترە یعنی لە ئەمریکا ئێستا عدد گەشتە 900,000 و بەم زوانەگەتە ملیۆنێک کەمرد یەک لە هەر 325 کەس بە COVID-19 مرد ئەمە ئەزانی چۆنە ئەمە کاریسەیە ئەم مجتەمەع دەرناچێت لە ژێر یعنی تا ئێستا زۆر خەڵک هەیە ئەمە حەزمی نەکردووە ئەمە ئەزانی چۆن زۆر سیستم کلاپس بەم ئەوێدی یعنی چۆن ئەبێ انهیارەکە ئەگەر شتێک ئەوە بقە ئەمریکا لە ژێر ئەمە بەم زوانە دەرناچێت نەک بەس ئەمریکا هەر مجتەمەعێکی ئەوە تووشی کاریسەیەکی ئاوا بێ بە ئاسانی دەرناچێت بە هەر ئەوێدی علامەکە نازان چی وا باسی بکە ئەوێدی بۆچی ئێستا مەتەن سەیریکە باسی ئەوێدی ئەڵێن supply chain problems issues disruption یعنی ئەم ئەوێدی سەلاسلی تەورید و ئەوانەکە ئەڕۆی بۆ مەتەلەن سوپەرمارکت ئەوێدیە ڕەفەکان خاڵین تشت نییە بە خەڵک بکرێت بۆچی ئەمە بەشێک لەوە کرێکار نەخۆشە خەڵک نییە ئەو کرێکارانەکە نیشان نەکرد نەماون مردن هەندێکی نەخۆش ئیتر ئەمە لەبارەی تر شاهدکە بێ بۆ ڤاکسین یعنی بۆچی مەثەن ماندێت مهم بوو یان لە زۆر حالەت من ناڵێم هەموو مجتەمەع بێ ماندێت بکە بەس ئەگەر تۆ سەیری ڤاکسین کەی ئێمە ئەزانین مەثەن ئەم ڤاکسین حتى بۆ ئۆمیکرۆن کە لە ئەساس ڤاکسین ئەوێدی نییە بۆ ئۆمیکرۆن زۆر بەقووەت نییە دژی ئۆمیکرۆن و ئۆمیکرۆن زۆر خراپ نییە ئەگەر سەیریکەی مثلا ڤاکسین ئەگەر دوو ڤاکسین گرت بێ ئەوێدیە معدلی مثلا توشبوون کەمە بێ تقریبا 30 تا 40 بەس مهمتر ئەوە توشبوونی قورس یعنی گاتە ئەو دەرەجە بڕۆیتە خەستەخانەوە 70% کەمترە بێ ئەگەر کردت بە 3 دۆز ئەگاتە 88%. تۆ ئیتر کە 88% کەمتر بێ خەڵک بڕواتە خەستەخانە تووشی ئەوە لێرە پرسیارێکەکەم وەکو دکتۆرێک پرسیارێکەکەمان باسی مناقەشە نیە زۆر قسا ئەکرێتەوەوانە لەنا بە حاسانەی کەوا کراون تا ئێستا و باس کراون و دەرکەوتنەوەوانە هەموو قسانە هیچی ئەسڵ و ساسی نییە ڤاکسین ناتوانێت عەدەدی توشبوون کەم کاتەوە نا ئەتوانێت ڕێگە لە بڵاوبوونەوەی زیاتری کۆرۆنا بگرێ وەنە هیچ کاریگەریشی بۆ ئەوانە بەس هەر ئەوەیە تەدەخولی دەوڵەتە یعنی هەتا مەسەڵەن باسەکە من جۆم لێ بوو جارێک لە بەرامبەر بەبەردەم کۆشتی سپی ئەمریکایە 17,000 دکتۆر و گوایە عالم و ئەوانە هاتوو کۆبوونەتۆ ئیمزایشیان کردووە کە ئەمە هیچ تەئسیرێکی نییە ئەم ڤاکسینەیەکی نییە هەفتەی ڕابردوو لە شاری لە تۆرنتۆ مزاهرەیەکی گەورە و گران کرام هەموو تراکانە هەموو هاتن ڕۆیشتن بۆ ئۆتاوا خۆش بوو لەسەر فەیسبووک زوو بڵا نەکردەوە هین بڵین ڕێز وزەران لە شوێنێکی نادیا خۆی شاردۆتەوە ڕای کردووە دنیا بین بوو ئەمە شۆڕشە ئەمە هینە ینی شتێکی ئەویان کرد کە ئەمە گوایە لە کەنەداش ئەم هەیە ئەم قسانە هەیە کە مەجموعەیەکی زۆر دکتۆر هاتوون چەند هەزار دکتۆرە 5,000 شتێکی ئەوایە سایتێکیان کردووە دوینێکیان کردووە ئێمە بەحسمان کردووە هیچ تەئسیرێکی نییە کۆرۆنا ڤاکسینی کۆرۆنا ئەمە هەر تەنها بڵین هینەکە حاپسێکە مەسەلەن شتێکە دروست کراوە بڵین ئەفسانەیەکە یا مەسەلەن لە ئیسرائیل پرۆفیسۆرێک دەرکەوتوێتی من لە دژی ڤاکسین و ڤاکسینیشکار هەنی شتی زۆر ئەوترێ لەم بابەتانەوە کە بن ئەمێ وەکو دکتۆری لە تۆ بپرسم ڕاستی لەکوێیە ئەم شتا کە ئێستا تۆ باسەکە ئەم ژمارانەکەی ئڵێ ئەمانە زۆر شتی بەرجەستە و فاکتی بەرجەستن لە 1970 زۆر زۆرە ینی ئەگەر ڤاکسین توانی بێتی لە 1970 نەخۆشی تون کەم کاتەوە مانایە لایەکی کێشەکەی حەل کردووەمە ینی بەشێکی زۆری کێشەکەی حەل کردووە لە ڕاستیە وایە ئەمە یاوانە نازانی چۆن ئەم تشتانە ئێستا شتێک نەزەری نەماوە تۆ وەرە ئێستا مەثەن لە ئوسترالیا ریستریکشن نەماوە لەگەڵ ئەوەش مەثەڵەن عەدەدێک زۆر لە ئەوێدی مەثەڵەن توشبوون حالەتی توشبوون لە ئوسترالیا هەیە لەگەڵ ئەوەش مەثەڵەن مردن زۆر کەمە ئێستا مەثەڵەن کاتی بدایەت مەثەڵەن ئەڵێن مەسەلەکەی ڤاکسینە مەسەلەکەی ئۆمیکرۆن ئۆمیکرۆن خۆی هین بووە تۆ یان ئەم تحولە لە ڤایرۆسەکەی ڕوویداوە ڤاکسین ببووە نەبووە عینەشتە بوو چۆن ئاخر ئەزانی چۆن ئێستا دێمە ئەسەرەوە جاران مەثەن 1 لە 2 لە 100
برسنت يعني هر يك تدو للصت أمردن استيك لهزارة مثلا بشك هي أويا راستا أوميكرون أوديا بقدر مثلا دلتا خرابنية بس بشيتر هي أويا كنسبة كي زور برزمان هيا لا فاكسين كردن هي شون أزاني كأم قصة راستا برو لو شون أنا كمثلا أودي مثلا لكوينزلاند مقاطعة كوينزلاند لها سيريان كرد أو أنا كفاكسين نكراون بستوشوار أودي قاط ضعف أودي شانس أنا بو بيش نخستغانا بستوشوار لا استلا أوميكرونا يعني أولي أزاني شون استجاش بو أوميكرونيش أواني كفاكسين نكردو بستوشوار أواني كفاكسين كردوا أشنا خستغانا يعني راس واي أزاني شون يتر تشتك هيا خو أم فاكسينا أودينيا شون بلي بيرفكت نيا يعني بلي أودي دواي فترة شش مانگ تشت أقوله أبي دوزي سيام والقري مثلا عندك لو أنا خلق هيا باسيا واكا فاكسيني والقرتوا أجر فاكسين والقري بشش مانگ استا أودي ريسك يعني خطورات زيادة بيجاري كتير إذا أبي دوزي كتير والقري أما مشكلة يا وايا أما أودي كن بس حتى أو أرقامنا برو سيري حربات يا مكة برو سيري أو دولة أنا كريتي فاكسين ينزور برزا مردن ينزور كمان حتى أو أنا ككيس ينزور مثال ده مثلا استراليا روجوا هي 100,000 كيس منها بس مردن كمان مثلا أجات بنجاش شاست برو صد أجر مقارنة كبولات أنا كأبدية مثلا روسيا أبدية استا روسيا مثلا ما ين أمريكا استا حاليا لأوميكرونا مثلا روجانا 2000 أمري دباشا أجر فاكسين أبدي أي بو أم فرق هي بين أمولات وأولات خو استراليا ريستريكشني نماوا آخر نكري أزاني شون أبي دليل تهبي بو أم تشتي قدرش هيا أزاني شون أم موضوعي شن دكتوري كاتوا باشا أمانة كاتون أو 5,000 يعني 11,000 يعني نازن مثلا لبريطانيا 11,000 أودي كادري صحي نك هجده سوري 11,000 كادري صحي أودي فاكسين ونقرتوه إتر سبب شيء هل يكون سببك هي بس هندك لو أودي تقريبا نازم 20,000 سببي طبيا هذا بس بابلن 6,000 أقرتو مقارنة كي 6,000 كاس بكادري صحي لبريطانيا كنازم 10 مليون أوديها يعني رقمي كما لو أمانش أزاني شونا أو النية بلن مثلا أوديها أمانة ديجي حمو فاكسين ديجي مشاكل يعني هلا قال أم فاكسين كأكريتر باسي كان بو حتى لو أنا كهاتون لأمريكا مثلا أم ناميان توقيع كردوها عدد ينزور كما تشتكي هيا مثلا عندك جاربيني لسر يوتيوب أو أنا يكيك دي مثلا دين نعلن أما هي وشهادة أو أي ونازم جاري وهي حدرويا تبرو عندك وأنا حدك تومنين لا دكتوري كان دكتوري أول شامبيون زي خو ما جران بياو تنجرح أو كاتشي ولا دسي بيانات برشان تاوان شاشة كردية جراحا في ويت شامبيون ده خو ما هنك كسبون كانوا ده كابرايا دسي هيني دسي بالشفاء عبري ولاي دست اللي دا وأنا أخذ بشوازي جول بجول شي بيلن alternative medicine اشتيشي alternative medicine يك لو أنا كاستزور مشهور أم بيرك أبدية زور مثلا يك يقول لو أنا كوتي هيدروكلوروكوين ترامب بوتي كلوروكوين أبدي مهمة أو شهاد بوتي نازانم أزاني شون حرف فيديو يقدر بروسيريكا أم بنفترة سير مكردو بس أجشت مليون هتي هبو بس تشتي واي وود الوقت دواي إثباتي كمان راسنيا يعني عندك تشتي وود كراسنا مثلا هيدروكسيكلوروكوين وتين زور أبدي مؤثرة برامبر إتر داتا ما نبو كداتش دياربو إتر دياربو كمان راسنا بو قصة بس بيرجو بيرك جارية كم دكتورنية بس دكتورك داني لبر أبدي ناوي خوي خلق جزانا ما كايروبراكتا أصلا كايروبراكتا يعني كايروبراكتا زاني وأنا
مقوم العظام نازم بكردي شي وقت جبار لا يخون كأبدي جراح ويا جراحة والله إنه قاس شاكاتوني درس اللي شيء راسي كاتو معنا ويا يعني كبخويا للدكتور معلوم يجبوك أصلا كسيك تساخت شيء ما بين الزور شونيش أنا كاري كردوها تا شهادة كان ليسن دوت هو ما ويش ديالي كلاون يعني شو كاركا يا لازم باسي هم كسكين يعني والله لما بتانا زور لأمريكا كذلك ونمجور قصانا كانوا أنا بعدين جاب السرنجام كسكان الأصل وساسي لبرحاو من يعني لبرامبر شتێکە پرسیارێکە جاری وایە خۆمان ڕاگرینەوەە چێ ئەبێ دلیلی مەلموس بداتە دەست کە ڤاکسین سەبارەت بە ڤاکسین ئەوانەی کە تەئیدی ڤاکسینکردنەکەن یاخود ئەوانەی کە لە دژی ڤاکسینکردنن ئەمە بۆ خۆی پرسیارێکە یعنی تۆ کە بە من ئەڵێ مەسەن دەوڵەت کە بە خەڵکەڵێ ڤاکسین بکە دەوڵەتێکە ئەبێ دلیلی مەلموس بداتە دەست کە ئەم ڤاکسینە هینە یاخود ئەوانەی کە لە دژی ڤاکسینکردن نەبێ دلیلی مەلموس بدەنە دەست کە ئەمە تەسیری نییە نازانی چۆنە نەک ئەویدە ئەو لە هەموو دراسە کە ئەکرێ مەتەلەن هەر دراسەیەک ئەزانی چۆن لەو کاتێکە ئەم ڤایرۆسە دەرچوو ئەوانە یعنی عەدەدێکی خەیاڵی لە عالم و خەبیر و نازانم چی خەریکی ئەم ڤایرۆسن ئیتر دراساتەکان ئیتر نازانم چی ئەکە ڕۆژانە تەواصل هەیە تەواصلێک هەیە لە دنیا قەت شتیوان نەبووە بینی دکتۆر ئەوانە ئیتر کە ئێمە ئەویدی ئەکەن مەتەن لە ئوسترالیا تۆزێک ڤاکسین تاخیریان کرد وتیان با بزان لە برێتانیا چی ئەبێ کە پێشتر دەستی پێکرد وتی ئێمە وەزعمان باشە لە ئەویدی ڤایرۆسمان نییە لەم فترە با تۆزێک تاخیریکەن بزان چی ئەبێ یعنی حتى دکتۆری ئێرە خۆ ڕاسن ئەویدیان نەکرد چۆن بە کوێراوی ڕۆشتن بە دوای شتەکە ویستیان بزانن ئەویدی کە مەتەلەن ئەسترازێنیکا ئەویدی نسبێکی زۆر کەم لە تەجەڵڵوت و ئەوانە دروست بوو ئیتر دکتۆر پێش هەموو کەس هاتن وتیان ئەمە ئەویدیە حتى ئەم چۆن لە هەموو دەوڵەت شوێنێک هەیە مەتەن ئۆرگانێک هەیە کە دێ ئەویدیەکە مەتەلەن دەرمان ئەپروڤیەکە یان ئەڵێ ئەم دەرمانە ئەکرێ بەکاری بێنین یان بەکارنێ کە لە ئوسترالیا فترێک ئەویدی کە تەوسیەدا بەکاری مەهێنن وتی لەم وەزعەیە کە کێسمان زۆر نزمە ئەم ڤاکسین ڕاستە تەخەتوری 1 لە 50,000 دروست ئەبێ بەس لەم حالەتە ئەبێ بەکار نەهێنی لەم حالەتە دوایی کە کێس زیابوو ڕای خۆیان گۆڕی وتیان لە ئەویدی بکەی ئەگەر قیاسکەی خطورەتی ڤایرۆس لەگەڵ خطورەتیان بەکاری بێنن بەس دوای کە ڤاکسینی تر مەتەن فایزە و ئەوانە ئەویدی بوو یعنی لە هەموو شوێن احتمال نازان لە دووەلی عالمی سیام متوفر نییە بەس مەتەن لە دەوڵەتی وەک ئوسترالی فایزەر و ئەوانەی تر مەتەلەن زۆر سەیفە زۆر ئامنە ڕاستە تووشی ئەویدی نازانم تائبی یان نازانم تۆزێک جۆندن مەتەن ئێسقانەکە دێشەی ڕۆژێک دوو ڕۆژ نازانم چی بەس بەعام زۆر سەیفە ئەم دکتۆر موامەر ئەزانی چۆنە زۆر ئەویدیە کە ئەنەه موامەرێک هەیە لەسەر ئەستی دووەلی عندك دولت هيا حد متفقين لسر هيك يعني شيء ام دولتنا راسا هاتن بمهم خبير واورجانا كانوا نظام شيء اتفاق كان كابدي كان مؤامره كان تجي حولات يعني ام ولاتنا مؤامراكم داي باسي نظري مؤامراكم للموضوع شو كشتي زوج سيروز سبريتيا لم بابته كباسي نظري مؤامراكم بتابتي سبرت بكورونا بس من حسكم دري برلويك ام موضوع طبيه سبرت بخودي كور فيروسك فاكسينك تيبريني اما لسر يك نقطه استناد كم زورك لو عليك تبرير اكن سبرت بفاكسين الين ببخشا الين ام فاكسينه تعقيمك رايوا يعني هر فاكسينه كافيه مجالي اينوا مجالي بازار وانا ادري بخلق وانا ماوەیەکی دیاریکرا تاقیکردنەوەی لەسەر ئەکرێەوە دوای ئەوەی کە تاقیکردنەوە تەواوە بێ اینجا دێ بەخەڵک چۆن ئەتوانین تۆ بڕوات بەوە بێ ڤاکسینەکە تاقی نەکراوەتەوە خەڵک هینی نەکردو ئەمانە ئەمە تۆ بێنی لە خەڵکی بدێمە خودی ئەم مەوزوعە لەم حاڵەتە لەوانەیە نەتایجی کارەساتبار لە داهاتوە بێنێتە بیر ئەزانی چۆن پێش بێمە سەر ئەمە تشتێک ئەم ویست تشتێک ئەویدی بکەم لەسەر نقطەی پێشوو
ئەزانی چۆنە لەگەڵ ئەوەش کە باسیەکە مەتەن ئەم خەبیران کە شەو و ڕۆژ ئیشەکان کە داتایان هەیە کە دیراسە ئەکەن نازانم چی حەقیان هەیە بێن ئەم داتانە بە خەڵک بدەن بڵێن مەتەلەن لە ئوسترالیا کە ئەو شوێن ڤاکسین ئاوا فعالە ئاوا ئەکە ئاواکە سایت ئفێکت یان ئەو مزاعفاتانە کە ئەم ڤاکسینە دروستەکە ئەمە لەگەڵ ئەوەش من زۆر لەگەڵ ئەوەم ڕأی مخالف ئەوێ قەمع نەکرێ ئەمە موضوعی زۆر مهمە من کە تۆ پرسیارەکەی ئەڵێ ئەوێدی کێ ئەبێ ڕائیدا ئەبێ هەردوو لە ڕائیدان ڕائیدان بەس من پێم عجایبە کە لە وەزعێکەوە یعنی چی ئێمە نەتوانین ئەوێدی بکەین مثلا با بڵێن 0.1% یعنی عددێک زۆر کەم لە خەڵک دژی ڤاکسین ئەوەستێ یعنی کە باسیەکەم بە ئەوە مثلا 5% یان 10% ڤاکسین وەرناگرن بەس مثلا عددێک زۆر کەم هەیە دێ دژی ئەوێدی فعالیەتەکە یعنی چی ئێمە نەتوانین بەمە هەموو ئۆرگان و دکتۆر و نەزان مواجهەی ئەوانە بکەین دوای بین قەمعیان بکەین کە زۆر کراوە ئێستا ئەکرێ باس بکرێن مثلا جۆرۆگەن میسالێکە لەو میسال بەس ئەوەی کە ڤاکسین تاقی نەکراوە یوتیوبیستی ئەمریکا کە يعني يك رقم يك لأمريكا على الأقل أجر عندك على الدنيا هم رقم يك عندك فيديو كذا بزنه 10 مليون هيتي هيا 10 مليون كس سيري أكا تر أبدي زور مشهورة زور أبدي لسبوتيفاي وأنا است مجموعة خوي أم كابرا أبدي بو شوية كهاي زور مشهورة سبوتيفاي هات كري وتي لجاتي أوي كلا لتيوب وفلا يوتيوب وأنا نشركة ولا لا إما نشركة نزام زور لبيرنية 100 مليون ين 200 مليون ين داعي وابزان 200 مليون ين داعي لسر أوي كأقدك ين لقالك أودي كان دوايها مجموعة موسيقار وأنا كموسيقى لوي نشرية كان لن سبوتيفاي وأنا هات الوتين أجر إيوه أما لا ندن أم كسر لا ندن ما أودي كان أشينا شوية كتير يعني وقت شون قمعي سنسورشيب لسردانا وكوي مراقبة رقابة نك رقابة لسردانا نبي قصف كام كابرا نبي رأيها بديجي فاكسينو يعني شيء بوشي أم كابرا نتوى أم هم دكتورنا خبيرو عالم ونازم وميديوانا بوشي نتوانين مواجهة أودي أما دلالتي أزمي كابيتاليزم كيتذكر أمش موضوع داتك سنة سوكي بلا من بس قبل سنة ويا أو برسيارم لا يزال لوانية بينري شيء ما برسياري هبيع أظن أما الراس باش من خو من برسياري خوش ما أما الراس كهاد فاكسينك بيتك كايا وأبي مدتي كي زمني دياري كلا تعقيب كريتو تاكوي كوا بدري بخلق وآية أمريكا لبابتي كورونا أما نكلا تاچنك أما علمية تاچنك أما راسته تاچنك سيفة أما نا أزاني شونا راستا ناكري مثلا فاكسينك بير لشون سي ستيجي هيا فاكسين همو فاكسين سي ستيجي هيا تاكو بقاتا أو درجة كأبدية شركة أو شركة كدروسية كا بلي أما سيفة أما داتا مانا دواي تقديمية كبو أبدي دي FDA مثلا أمريكا FDA يعني اللي مثلا أودي رخراوي كمان هاي أودي تقديمي أكيد أوانا سيري داتا أنا كأجر بسيارة كان هبي أجر مشكلة كان هبي أنا أودي ون أما توضيحي كان لازم شيء يتر كاتفاق رأسك أبي سي ستيجي هبي أم فاكسين أنا كفاكسين أودي كورونا بم ستيجانا روشتون حيج أودي نكراوا يكم تشتهبوا فرقي هبوا لقال أودي تو كأروي مثلا فاكسين درسك يديجي شلل أطفال شو كشلل الأطفال كما ده صارت بي أشيتها داتاي قد بدرس بك بتواني إثباتي بكي خاصة ستيجي سيام أو ستيجي سريري كإتر لسر نخوش أبدي بكي شون ترايل كري أو ستيجا أبي عدد باشتها بالنخوش إتر مثلا نخوش زور كم بي تو إتر ده صارت بي أشيتها أو داتا كو كي إتر معتبر بي بس لفيروسي كورونا فيروسي كي زور سريع بو زور خلق توجبو أمس تجاله من خوم كوتيان كي أودي فاكسين أودي أبي حاضر أبي لا 2020 وتم على الأقل يعني ناورستي 2020 ياك دواي
بدا نهايتي بست هات يعني شش مانجا على الاقل بيش وقت بس كنت سيري اكي او السبب نبوك مثلا حمو مؤامريان كرت حكمتانا نازمشي او نخلق توشي فيروس بو او ستيجانك او دي فاكسين تي ابرح حمو او دي لو فتريكي زور جكات توانيان او دي بكم يعني تيبرن تشتكي ترشايد استا حاليا مليارها كاس ام فاكسينين ورقتوها يعني شيء دي دواي امهم فتره امهم خلقك فاكسين ورقتوها بلن والله ام فاكسين تاقي نكراوا يعني شيء تاقي نكراوا هيج فاكسين كم فاكسين هي بقدر ام فاكسين تاقي كرابه تا استا ازاني شلون مثلا يكي قال اوكي اما شلون ازاني 10 سال لمو بيش ابدي شيء ابي ام فاكسين شيء تاثيره يعني 10 سال لموضوع ما بس 10 سال شيء دواي 10 سال شيء ابي اما داتا ما نيه شيء ابي دواي 10 سال بس تشتكي اما ازانين العلم عندك تشتهي العلم حتى لو فاكسينيتر خو فاكسين هاد بوبا ابدي هيج فاكسين نتشو للترايل 10 سال مثلا سيري كان دواي 10 سال شيء ابي بس علم سيري اكي اگر تو مشكله بودرز بي اغلب او مشكلana لفتره كي معين مثلا 6 هفته 6 مانگ نازانه دیار بي اگر دیار نبو يعني هيج ميكانيزم كي طبي نيه بو تفسير دواي 10 سال مشكله بودرز بي اگر دوسا لسه اما اساس اگر يكي بي بلا عمم قبولنيه اما تشتكي اما من احترامي يعني بس من خوم شخصيا كبيني مخلق ولا قري وخلالي بابلين ششمان هيج مشكله يعني درسنا به بو درسنا به اما بو من كافيه كام اودي فاكسينه اوديه سيفه راست لان ناتواني علم بهالحال هیچ زانستێک لە 100% هیچ گەرنتیەک نادا ئەوەی کە دەتوانێت گەرنتی بدات و 100% و بەدڵنیاوە پێ بڵێ کە چی ڕوایە لە داهاتووە بەس دینە ئەویش کە یعنی مەبەستمەوە کە وایە یعنی ئەویش ئیدعایەکە ئەر دینە توانێت بە تۆ بڵێ لەو دنیا کە بین بوویت زین و بوویت و حتمانی تر یا بەهەشت یا جەهەنەمە یا محاسبەیەکە یعنی بۆ تەئکیدەکە وایە علم هەمیشە شتەکانی خاتە ناو جۆرێک فەرەنزیاتەوە یعنی باشترین نەزەریە علمی قابل بەوەیە لە پاش ماوەیەک ئەوانە هەنێک شتی بۆ بدۆزرێتەوە کە تەطویری پێ بدرێت یاخود هەتا دەحەز بکرێتەوە پێچوانە بکرێتەوە بەڵام لە ژیانی شارستانی خۆمانە ئێمە هیچ کاتێک نەمانتوانین دەست بەرداری علم بین ئەوەی کە تا ئێستا ئێمە گیانوەتە ئەم ئاستا ئەم مستەوایە باسکردن لەسەر ئەوە نەبووە لەو دنیای داهاتوە تو ئەم شتە ئیمانە باسکردن لەسەرەوە بووە ئەوەی کە لە تەجروبە و لە علمەوە وەرمانگرتووە چۆنشۆنی یارمەتی با کە ژیانمان باشتر کرد و ئەمەیە کە بەڕاستی جنسی بەشەری پاراستووە ینی لەوەی کە ئێمەی هێناوەتە ئەم مستەوایە لە حەزارەت و شارستانی و لە پێشکەوتن و لەوەی کە ئاسوودەتری بڵێن مەترسی کەمترە لەسەر ژیانە دیاخۆت ئینە ئەمە هەمووی لە ڕێگای علم و لە ڕێگای زانستەوە هاتووە دیبارحاڵ هەر ئەم زانستەشەکە ڤاکسینی هێناوە بەم اعتیبارەی کە ئەمەنە ئینسان توانێتی زانست تاقی بکاتەوە و بەرهەمی باشی لێبێنێ ئەتوانێت لە بابەتی ڤاکسینیشەوە هەمان شت بکە بەڵام ئەوەی کەوا کەسێک زەمانەتی 100% بدا کە ڤاکسینی کۆرۆنا ناوێتە هۆی هیچ مزاعفاتێک لە 10 ساڵ یان 100 ساڵی داهاتوە هیچ کەسێک ناتوانێت ئەم زەمانەتە بدا و ئێمە بە خاتریوەی ئەم زەمانەتەمان هەیە لە 10 ساڵی داهاتوە ئەمڕۆ لێگەڕین لە جاتی هەزارەها لە دنیاە ملیۆنەها کەس بمرێ ملیۆنەها کەس ژیانی لەدەستدا ئەمە چی ئێمە دڵنیانی نەم ڤاکسینە چییە؟ بەرحاڵ من زۆر دکتۆرم جۆ لێ بۆڵێ من نازانم ئەم ڤاکسینە ناتوان 100% زەمانەتی بکەم بەڵام ئەگەر اختیار لەبەینی ئەوەیە بێ من بە ڤاکسینەکە بمرم یاخود بە نەخۆشیەکە اختیارەکەم کە بە ڤاکسینەکە بمرم باشترە لەوەی کە بە نەخۆشیەکە لانیکەم کارێکم کردەوەی کە خۆ بپارێزم نەک دەست بەرداری بووم تەسلیم بوو بەرحاڵ من بس والله حظك شمال بيش برويبو أبدي أساني شون لا طب لا ميديسن حموتش بالانسي ريسكو فايدة يعني بنفيت ريسك بنفيت حموتش تبرو عملياتك كعمليات خو ريسكي ديا بس شون علي إما بنخش علينا برو عمليات أبكا سيريا كي ريسكي كم ترى إذا أجر ريسكاكي زور كم تربية أبدية قازنجاكي
الله يبنو بك هيج حتى درمان كولا قري حمونا لسال أما أساسا هيج درمان هيج تشتكي لمديسنية مضاعفاتنا به بس دائما أويا مضاعفات أم درمانا يعني عملياتها زياتر لقازنجاكي لو كانت أجر زياتر به أبدي أكر معنى أكري أجر زياترنا به أجر قازان زور زياتر به إتر أو كانت أبدي أكر نبروف توما لك مو جيان شاوي يعني من سكة بسيارة أروم هواصم ليرو أشمبو شوينيك إيجاكم باشا أما بوخشتي كي بوزيتيفا والله آية ريسكي ولا الرجال سعرك والجرة ريسكي ولا الرجال سعرك دعم يبكى يعني زي شلون أم جورة قزاوت كردنا أم جورة هالصن قامدنا أم جورة بغياردانا إما همور رجل رجال خمنا أيدي بوقية تأسي كورونا أو أيدي دي كما برأي من أما همي من دوات إلا سر نظرياتكاني وقساكم نظرياتكاني مؤامرة بلان إسابيم خوشا برأي نسر بيك هاتكاني أم جولانو يكلا دجي فاكسينا يعني باسا كلا سر أفراد يقنية كأم فاكسين راتكنو بتنها من أما نابي بتنها لو أنا مثلا تصوير جوابك أفراد يجي ديالي كلاون مشكلة هي لقل هنا لقل فاكسينا من زوت الواية بينم ك أما جوانويش منظمة يعني مظاهرة كتسجادة وين يقلق بيتعقته وأرجته وهم بس تنها لسلامة كوبيت ونام أما زانين مظاهرة تنظيم كردن لسجادة كاري جاوا أسانية كيزي شي ديالي كراوي منظمة واني أنجام بداتو بيك وتابتي كهزاران كسكوكيتو واني مثلا هر بعض نوازي كاتو كسيرجيتو أو أنا أنا همي تقريبا بجولك أتواني وكو هينك باسي كي وكو ڕۆتینەکەی باسی کە سینارەکەی باسی کەی کە چۆنە بەڵام ئەوەی کە لە پشتی پەردەوە کارەکاتوانە ناهێزێکی دیاریکراوی منەظەم هەیە خەریکار بۆ ئەماکە بنەوەی لەسەر پێکاتەکانی ئەمە قسە بکەم هەم لە ڕووی چینایەتیەوە و هەم لە ڕووی ئایدۆلۆژی و سیاسیەوە بەڵام پاش ناوبڕێک بینەرانمان کەمێک پشوو بدەن و تۆش کەمێک پشوو بدەیتەوەوانە دووبارە دێینەوە بۆ ئەم باسە لەگەڵمان بن پاش ناوبڕێکی کورد دێینەوەلاتان بۆ درێژەدان بەم گفتوگۆی و ئەم دیالۆگە لەگەڵ تۆما حەمید سەبارەت بە کۆرۆنا و جوڵانەوەکانی دژی ڤاکسینی کۆرۆنا. ئازیزان و خۆشەویستان زۆر بەداخەوە کە نەکرا هەموو ئەم بەرنامەکە ئەمڕۆ پێشکەش بکرێ بە ناچار بەشی دومی بەرنامەکە کەوتە سبەینێ بینەرمان بن سبەینێ سعات 9 بە کاتی کوردستان بەشی دومی ئەم بەرنامەیەم گفتوگۆ تۆمارکراوە لەگەڵ دکتۆر تۆما حەمید پەخشە بێتەوە لەسەر یوتیوب سەبسکرایبی کەناڵی یوتیوبمان بکەن یوتیوبی هیوا و ئەم بەرنامانە و کەناڵەکە بە دۆست و ئاشنانی خۆتان بناسێنن تا سبەی بەیەکەگەینەوە کاتێکی خۆش و شاد بۆ هەمووتان ئاواتەخوازم.